بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێزی بەرنامەی پەیامی ڕۆژ لە هەرگوێیەگەن جوانترین سڵاوی خواتان لێبێ. لەگەڵ هاوکارم جەلال محەممەد ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی پەیامی ڕۆژتان پێشکەشەکەین. بینەرانی عزیز سڵاوی خوای گەورەتان لێبێت. لە هەر شوێنێکەن ڕۆژێکی خۆش و پڕکامەرانیتان هەبێت. لە سەرەتای هەفتەیەکی نوێ لەگەڵ بەرنامەیەکی نوێ و چەند تەوەرێکی نوێ تایبەت پێتان شان دەبینەوە. تەوەری یەکەمان قسەکردنە لەسەر کار و هەڵسەنگاندنی چالاکی پاسپۆرتی هەڵەبجە کە نزیک بە 3 مانگ زیاتر دەبێت بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی هەڵەبجە کراوەتەوە و لە ئێستادا ئەوانەی کە بە تایبەتی لە ڕووی نفوسەوە ناویان سەر بۆ پارێزگایە دەبێت بگەڕێنەوە بۆ ئەو بەڕێوەبەرایەتی و دەبێت پاسپۆرت دەربێن یاخود پاسپۆرتەکەیان نوێ بکەنەوە کە لە ئێستادا لۆدێکی زۆر لەسەر و پاسپۆرتە هەیە ڕێنمایی تایبەت و کار و چالاکی و چۆن کارەکانیان تێدەپەڕن پێویستیان بەچی هەیە قسەی زیاتری لەسەر دەکەین لەگەڵ میوانێکی تایبەت کا بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی هەڵەبجە. تەوەری دووەمان قسەکردنە لەسەر بەخشینەوەی ژیان بە منداڵێک. دیارە لە چەند ڕۆژی ڕابردوو کاتێک کە منداڵێک لە ناودەستی دایک و باوکیدا لە پڕهەناسیی نامێنێت و هەموو گیانی شین و مەردەبێتەوە ڕەوانەی لە خۆشخانە دەکرێت هیمەت بەرزی و دڵسۆزی یەکێک لە پزیشکەکان دەتوانێت جارێکی تر ژیان بەم منداڵە ببەخشێتەوە. بۆیە ئەمە دەرفەتە بۆی کە بچینە ناو ئەو تەوەری کە ئایا پزیشکێک یا کارمەندێک چی پێویستە بۆی کە دڵسۆزیەکانی خۆی نیشان بات جارێکی تر ژیان ببەخشێتەوە بە هاوڵاتیان. تەوەری دووەمی بەردامەکەمان دەبێت. تەوەری سێەمان قسەکردنە لەسەر ئەو ڕێژەی دەرچوونی زانکۆ و بە تایبەتی زانکۆی سلێمانی کە لە ئێستادا هەندێک لە کۆلێژەکان لەم زانکۆیەدا ڕێژەی دەرچوونیان زۆر لە خوارەوەی و ئەتوانم بڵێم نزیکە لە کارەساتەوە کە لەگەڵ یەکێک لە چالاکوان و دەرچووی زانکۆیە خۆی قسە و گفتوگۆ دەکەن کە تەقریبەن ئامارێکی لایەکە بۆمان دەخاتە ڕوو لەگەڵ چەندین راپۆرت و زانیاری تایبەت کە پێشکەشتان دەکەین. سەرەتا دەچینە لای بڕگەی کەش و هەوای شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان با پێکەوە بینەری بین. بەڵێ خۆشەویستان ئەمڕۆ لە ئاوێنەی مێشووی ڕابردوودا بڕگەیەکی هەمیشەیی و بەردەوامی بەرنامەی پەیامی ڕۆژە پێکەوە بینەری یا وەرگری زانیاریەکانە بین لەبارەی ئەو مێژوە گرنگانەی کە لە 13 حەوتدا ڕوویانداوە. سیانزەی حەوتی ساڵی 678 کۆچی دوایی خاتۆ عایشەی خێزانی پێغەمبەری خودا و دایکی ئیمانداران و کچی ئیمامی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوال لە خۆی و باوکی بێت. خاتۆ عایشەی کچی ئیمامی ئەبوبەکر یەکێک بوو لە ئافرەتە چوست و چالاک و کاریگەرەکانی سەرەتای بانگەوازی ئیسلامی و موسڵمانان و توانی خزمەتێکی زۆر بایەنی پیرۆزی ئیسلام بکات و 40 ساڵ دوای وەفاتی پێغەمبەری پێشەواش توانی فەرموودە و ڕەوشتەکانی پێغەمبەری پێشەوامان بگەێنێت بە موسڵمانان. سیانزەی حەوتی ساڵی 1960
دوای کۆچی دوایی زانا و ڕووناکبیر و خەباتکاری گەورەی کورد مامۆستا سەعیدی نورسی و ناشتنی تەرمەکەی بە نادیاری و نهێنی لەلایەن سوپایی تورکیاوە جارێکی تر گۆڕی مامۆستا لەلایەن دەوڵەتی تورکیا و گواسترایەوە بۆ شوێنێکی تری نادیار و تا ئێستاش هیچ کەسێکی تر نازانێت گۆڕی ئەو زانامەزنەی کورد لە چ شوێنێکدایە. سیانزەی حوتی ساڵی 1995 کۆچی دوایی کۆمەڵناسی بەناوبانگی عێراقی دکتۆر عەلی وەردی ناوبراو چەندان کتێبی گرنگی لە بواری کۆمەڵناسیدا نووسیون و دەستی خستۆتە سەرکێشە و دواکەوتویەکانی کۆمەڵگەی عێراقی و تاکی عەرەبی و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و زۆربەی زۆری کتێبەکانیشی وەرگێڕدراون بۆ زمانی کوردی. سیانزەی حوتی ساڵی 2003 دامەزراندنی ئەنجومەنی حوکم دوای ڕوخانی دەوڵەتی عێراقی ئەوەش بە پێشنیار و هەوڵی ئەمریکا و پۆل برێمەر هات بۆ بەڕێوەبردننی کاتی عێراق لەلایەن حیزب و لایەنە سیاسی و ئاینەکانی عێراقەوە تا هەڵبژاردن و پێکێنانی حکومەتی داهاتووی عێراق. سیانزەی حوتی ساڵی 1989 تیرۆرکردنی هەریەک لە عەبدوڕەحمان قاسملە و دکتۆر فازڵ ڕەسوڵ لە ڤیەنای پایتەختی نەمسا لە کاتی ئامادەبوون و دانیشتنیان بۆ کۆبوونەوە و ڕێکەوتن لەگەڵ کۆماری ئیسلامی و حیزبی دیموکراتی کوردستانی ئێران بەناوبژیوانی ئەحمەد بن بێلای سەرۆک کۆماری پێشووتری جەزایر کە دۆستی هەریەک لە فازیلی مەلا ڕەسوڵ و دکتۆر عەبدوڕەحمانی قاسملو بوو. دکتۆر عەبدوڕەحمانی قاسملو لەو کاتەدا سکرتەری حیزبی دیموکراتی کوردستانی ئێران و یەکێک بوو لە کەسایەتیە کاریگەر و خوێنەوار و زمانزانەکانی کورد. سیانزەی حوتی ساڵی 1932 بڵاوبوونەوەی یەکەمین ژماری گۆڤاری زاری کرمانجی لەلایەن ڕۆشنبیری گەورەی کورد سید حسێن حوزنی موکریانی لە ڕواندۆس ئەوەش پاش ئەوە هات کە حسێن حوزنی بە پاری خۆی چاپخانێکی لە ئەڵمانیا کڕی و هێنایەوە بۆ حەلەب و پاشتر بەهۆی جەنگی جیهانی یەکەمەوە دەسەڵاتدارانی فەڕەنسا نەیانێژ لە سووریا و حەڵەبکاری پێ بکات گواستیەوە بۆ شاری ڕواندوز و ڕۆڵێکی گەوری گێڕا لەبەرەو پێشبردننی ڕەوشی ڕووناکبیری و ڕۆشنبیری و ڕۆژنامەگەری کوردی. بینەرانی عزیز دیارە تەوەریەکەمان ناونیشانەکەی هەڵسەنگاندنی کار و چالاکی پاسپۆرتی هەڵەبجێ بە میوانداری زۆر بەڕێز مقدمی مافپەروەر بەڕێز کاک سالار سەردار بەڕێوەبەری پاسپۆرتی هەڵەبجە بەخێربێیت کاک. زۆر بەخێربێ. ئەگەر لێوە دەست پێ بکەین زیاتر لە 3 مانگە پاسپۆرتی هەڵەبجە کراوەتەوە. ئێوە چۆن دەستان کردەوە بە خزمەتکردن و ئەگەرچی ڕەنگە بینایەکی تایبەت بە پاسپۆرتەکە لە ئەساسا دروست نەکرابێت لە ئێستادا بەڕێکردنی مامەڵەی هاوڵاتیان چۆنە؟ بەڵێ سوپاسدانەکەم هەر لە سیانزەی لە 24 ئەم ساڵەوە واتە 2019 بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی پارێزگای هەڵەبجە کرا بە ڕووی هاوڵاتیانە بۆ ئەوەی ببن بە خاوەنی پاسپۆرتی خۆیان. ئێمە ڕۆژانە تقریبەن لە نێوان 120 بۆ 150 پاسپۆرت ئەدەین بە هاوڵاتیان واتە 120 بۆ 150 هاوڵاتی ئەبن بە خاوەنی پاسپۆرتی خۆیان. دیارە ئێستا لەو ڕۆژی هەتا ئەمڕۆ کە کراوەتەوە پاسپۆرتی پارێزگای هەڵەبجە نزیکەی 8500 پاسپۆرتمان داوەتەوە بە هاوڵاتیان. زۆر باشە باز لەوە دەکرێت لۆدێکی زۆرتان لەسەر لە کاتێکا ڕەنگە جێی تێڕامان بێت چونکە ئەگەر سەرنج بدەین لە ساڵانی ڕابردوو لە پاسپۆرتی سلێمانی کە کرایەوە خەڵکی هەڵەبجەش دەیتوانی لێرە پاسپۆرت دەربکات لە کاتێکا خەڵکێکی زۆر ڕووی لە سلێمانی دەکرۆ فترەیەک پاسپۆرتی سلێمانی زۆر بە ئاسانی دەتوانی پاسپۆرتی خۆت دەرکەی. لە ئێستادا ئەوەی کە زیاتر لۆدی لەسەریەوە دروست کردووە هۆکارەکەی نوێکردنەوەی پاسپۆرت یا دێرێنانی پاسپۆرت بە هەردووکیانەوە نوێکردنەوەی پاسپۆرت و دەرهێنانی پاسپۆرتیش و خۆتان ئاگادارن بەڕێوەبەراتی پاسپۆرتی پارێزگای هەڵەبجە بیناکەی لە ڕووی مەساحەوە بچووکە وەکو ئیستیعابی هەموو ئەو هاوڵاتیانە ناکات کە ڕۆژانە سەردارمانەکەن. بەنیازین ئینشاءڵڵا لە ماوەی داهاتوودا ئێمە ئەرزەمان بۆ وەرگرتون بۆ بەڕێوەبەراتی پاسپۆرت و نیشینگە و جنسیە و کارتی نیشتیمانی ئەمانە ببن بە خاوەنی بینایەکی مۆدێرنی خۆیان. ئینشاءڵڵا لە داهاتوودا و لە پێکهێنانی حکوومەتی نوێی هەرێمی کوردستانە بەشکم ئەو ئاواتە بێتە. ئینشاءڵڵا زۆر باشە. نزیکی خاڵە سنووریەکانی کۆماری ئیسلامی ئێران لە پارێزگای هەڵەبجە و نەمانی ئەو بڕەپارەی کە لە بەرامبەر ڤیزە بە هاوڵاتیان وەرەگیرا تا چەند وای کردووە کە
هاوڵاتیان وەکۆڵی لۆدێکی زۆر لەسەر بەڕێوەبەرایەتی پاسپۆرت دروست بکەن بۆی کە گەشتێ بکەن لەبەرەوەی کە هەم خاڵە سنووریەکان نزیکن و هەم ئەو بڕەپارەی کە پێشتر 50-60 لە بری ڤیزە وەرەگیرا ئێستا نەماوە ئەوەیش پێ کاریگەریەکیە بۆ لەسەر قەرەباڵغ بوونی بەڕێوەبەرایەتیەوە بە دڵنیاییەوە هۆکارەکەی ئەو هۆکاری وەکو بڵێ هەرزانی بازاری ئێران و خەڵکی وای لە خەڵ کردو کە بڕێکی زۆر سەدانمان بکەن بۆ دەرهێنانی پاسپۆرت بە مەبەستی سەفەرکردن بۆ وڵاتی ئێران. ئێمە ڕۆژانە نزیکی 150 کەس ئێمە هاوڵاتیانی هەڵەبجا بن بە خاوەنی پاسپۆرت و ئیزدیحامێکی زۆرمان لەسرە لۆدێکی زۆرمان لەسرە بەنسبەت ئەو هاوڵاتیانەیە هەم لە سەیسایق و لە شارە زور و لە خوورماڵ و لە تێوێڵ و لە بیار و لە بەمۆ و سیروان ئەمانە سنوورەکەیان کەوتۆتە دەڤەری وەکوڵی پاسپۆرتی هەڵەبجە چکە نفوسیان سەر بە پارێزگای هەڵەبجەیە کاتی زانیاریان وەکوڵی سەر بە پارێزگای هەڵەبجەیە ئەمە لە بەغاون لە ڕووی ڕووقی جوڕافیەوە جاکراوەتەوە ئەم سنوورەی هەڵەبجە ئەو منتیقانەیە کەوێتە سەر کە ئەتوانن لە پاسپۆرتی هەڵەبجە پاسپۆرت واتە ئەگەر کەسێک کارتی زانیاریەکەی سەر بە پارێزگای هەڵەبجە نەبێت ئەتوانێت بێ لەوێ پاسپۆرت دەربێنێ ئەگەر چی نیشتەجێ هەڵەبجەش بێت نەخێر ئەو کەسانە ئەتوان سەردانی پاسپۆرتی هەڵەبجە بکەن کە کاتی زانیاریەکان هەڵەبجەیە بۆ نمونەواتە ئەگەر هاوڵاتیەکی بەسڕە لە هەڵەبجە نیشتەجێ بێت و کاتی زانیاری هەڵەبجە بێ بچێتە بەسڕە بۆی دەرناکەن ئەڵم فەرم و بڕۆرەوە هەڵەبجە لە هەڵەبجە پاسپۆرت دەرکات. زۆر باشە ئەگەر لێوە دەست پێ بکەین چی پێویستە لە ئێستا دەرهێنانی پاسپۆرت بۆ دەرهێنانی پاسپۆرت سێ مستەمسەکی ڕئیسی پێویستە ئەویش خۆی لە جنسی و تەسکەرە و کاتی زانیاریە بێنێتەوە. باشە نوێکردنەوە چی پێویستە؟ نوێکردنەوەش هەر عین شت و زایدەن پاسپۆرتە کۆنەکەی. باز لەوە دەکرێسا سەرەیەکی دوور درێژ هەیە ئەم سەرەیە چۆنی ڕێکتان خستووە ڕۆژی چەند کەس وەردەگرن ئایا بە چەند ڕۆژ پاسپۆرت ئەگەڕێتەوە گەر نوێکردنەوە بێ فەرقی هەیە لەگەڵەوەی کەسێک پاسپۆرت دەربکە بە چەند ڕۆژ بگەڕێتەوە؟ نەخێر وەکو بڵێن هەر عینەن یەکە ئێمە ڕۆژانە ئەو هاوڵاتیانی کە سەردانمانەکەن ئێمە وەکو بڵێ جیاکاریمان کردو لەسەر ئەو خەڵکانی کە پێویستیان بە پاسپۆرتە واتە زەڕون بە پاسپۆرت یان نا هەیە هاوڵاتی هەیە مەسەلا بەس حەزەکە پاسپۆرتی هەبێ ئێمە ئەیخینە سەرەوە بۆی یا مەسەلا بڵین پێویستێکی زووی نییە بە پاسپۆرت یان مەسا بۆ نمونە حاڵەتمان هەیە کە نەخۆشە پێویستە زووتەوە جیاوازی لە نێوان ئەوان داکەن بۆ نەکەسێ وەرەقەی دکتۆری پێبێن پێویستە لە هەفتێکا بگاتە وڵاتێکی یا مەسەلات خوێندکارێکە چێ بۆ خوێندن بۆ ماستەر و دکتۆرەوانە ئێمە زووتر پاسپۆرتەکە ئەو دایک و باوکی کە خۆیان خاوەنی پاسپۆرتن بەڵام بەهۆی گەشتێکی بۆونە گەشتیاریەوە یا بۆ بەسەبردنی کاتی ڕووەکەنێکی لە وڵاتەکان منداڵەکەیان خاوەنی پاسپۆرت نییە هیچ ڕەشاوێکیەوە کەنێەوە بەڵێ یا مەبەسمێ زوو کارەکانی بۆ ڕایەکرێ بۆی منداڵەکەشی بێتە خاوەنی پاسپۆرت یا بێ هەر بەس پێی سەرە ئەو حاڵەتە مەسا وتمانەوەی کە پێویستێتی بڵێن دایک و باوکەکە پاسپۆرتی هەیە بەستە نام مناڵەکە پاسپۆرتی نییە و سەفەریان لە بەردەمە ئێمە بۆ مناڵەکەشی پاسپۆرت دەرەکەین بۆ نسبەتەوەی کە پاسپۆرتی شتنی پێچێت لە ماوەیەکی چەنددا تەواوە بێ ئێمە لە نزیکی بۆ 15 ڕۆژ بۆ 25 ڕۆژ پاسپۆرت تەواوە بێ لای خۆمان. زۆر باشە باز لەوە دەکرێت لەوەی کە هەندێک کەس ئەگەر پارە بدا زووتر دەگەڕێتەوە لەوە سەرش ڕەنگە نەوەستێ بۆ نمونە باز لەوە دەکرێت 250,000 ئەگەر بدەی لە زووترین کات و ببێ سەرەتوانی مامەڵەکان ڕایی بکەیت و پاسپۆرتەکە دووەربگریتەوە ئەم حاڵەتە چۆنە بەتابەت لەنگ لە هەڵەبجە لە سلێمانیش باز لەوە دەکەن. بڵێ ئەمە هەر لە بەخاوە ئەم بە هەنێ خدمەدانراوە بۆ ئەو حاڵەتانی مەسەلا بڵین پێویستیان بە پاسپۆرتێکە کە زوو لەمەوە 1-2 ڕۆژە وەریگرنەوە ئەمانە خدمەت سەریعیان بۆ دانرا ئەم خدمەت سەریعەیە چۆنە چێکێکی 250,000 بڕن و لە ماوەی وەکو بڵێ مامەڵەکان زوو بۆ تاوکرێت لە بەخاش کە زانرێ ئەم چەکەی بڕیوە لە ماوەی ڕۆژێکە دوو ئەو پەر ناگاتە 2 ڕۆژ ئەبن بە خاوەن شتێکی یاساییە شتێکی یاساییە بڵێ ئەمە لە هەموو عالەمێکی یاسایی نییە بەڵە ئەمە لە هەموو عالەمە ئەو شتە هەیە ناچێتە خانەوەی کە دەکوتێ بەرتیل و یا جۆری لە جۆرەکان بەڕێکردنێکی ناتەندروستانە نامەمە چەکی بووە بڕێت چەکەکەش داهاتەکەی گەڕێتەوە بۆ حکوومەتی عێراق بۆچی داهاتی پارێزگای هەڵەبجە تاکێکی کورد بگەڕێتەوە بۆ مەبەسمەوەیە ئەم ڕێکارەکان چۆنی ئەم ڕێکار یاسایی کە چەکی ئەم پارەی ئەم چەکە بگەڕێتەوە بۆ حکوومەتی ناوەندی خۆی لە هەموو چونکە پاسپۆرت سەر بە مەرکەزە سەر بە عێراقە ئەوان ئێمە لە پاسپۆرتەکان لەوانە وەرەگرین
ئەوان ئیشوکارەکانمان بۆ تەواوکەن لەبەرەوە ئەو خەتمیێش هەر ئایدی بەغایە ئەچێتەوە بۆ حکوومەتی عێراقی. مامەڵێ هاوڵاتیەکی ئاسایی پاسپۆرت ئەوین چەکی پارەکەی چەندە؟ 28,000. زۆر باشە بابێنە سەرەوەی کە لە بیناوە دەستت پێکرد خۆت لەوەی کە بیناکەتان بچووکە لە ڕووی کارمەندەوە چیتان پێویستە ئێستا و بە تایبەتی کارمەندەکان خەڵکی هەڵەبجەن چکە ڕەنگە خەڵکی هەڵەبجە بوو بێ سەرەتا پێویستیان بە ڕاهێنان و ئەمانە بوو بێ یاخود خەڵکی دەرەوەی هەڵەبجەن هاتوچۆکردنیان چۆنە ئەو کۆسپل لەمپەرانی کە لە بەردەمتانە هەیە چینەوە پێویستان بەچی هەیەەوە بەتەچیر ئێمە کە بەڕێبەراتی پاسپۆرتی پارێزگای هەڵەبجە کرایەوە تەبەن هیچ کارمەندێکی بۆ تەعین نەکراوە یان بۆ تەنسیم نەکراوە ئیستا ئەو کارمەندانەی کە لە بەڕێبەراتی پاسپۆرتی پارێزگای هەڵەبجە داوامەکەن سەر بە پارێزگای سلێمانین سواتە سەر بە بەڕێبەراتی پاسپۆرتی پارێزگای سلێمانین وەک هاوکاریەک ئەمانە ڕۆژانە گروپە نێرم بۆ پاسپۆرتی هەڵەبجە بەبێ پێویستەکان بۆ دەرکردنی وەکو بۆ تاوکردنی مامەڵی پاسپۆرت ئێمە بەنسبەت خۆمانەوە تا ئێستا دوو نووسراومان کردو بۆ پارێزگای هەڵەبجە بە مەبەستی دابینکردنی کارمەند و ئەفسەر بۆ بەڕێواتی پاسپۆرتی پارێزگای هەڵەبجە واتە تۆ ناکرێت تا ماوەیەکی زۆریش هەر ئەو کارمەندانە بەکاربێنی بەڵام لە ئێستا دامەزرانی کارمەند بۆ ئێوە لە ئەستۆی پارێزگای هەڵەبجە لە ئەستۆی بۆ منە وەزارەتی دارایی عێراق یا لە حکوومەتی هەرێم نەخێر لە ئەستۆی حکوومەتی هەرێمە وەختێک کە پاسپۆرت ئێمە هەڵەبجە کرایەوە وتی من لە ڕووی سیستەم و پاسپۆرت و ئەمانەوە بۆتان دابینەکەم بەنسبەت کارمەند و بینا و ئەجیزەوە بێ خۆتان دابینیکەن واتە بەغا هیچ عیلاقەیەکی نییە جاران گرفتی پچڕانی پەیوەندیتان لە ڕووی ئینتەرنێتەوە بەتەبێت لەگەڵ بەغدا زۆر بووە و کاتەش کار و ینی دەرهێنانی پاسپۆرت و ڕایکردنی مامەڵەکان زۆر خاو دەبوو ئێستا و گرفتانەتان هەیە؟ ئەو گرفتانە هەر هەیە بەردەوامی هەیە بەس وەکو بڵێ بە پێی کات ئەگۆڕێ کاتی وا هەیە گرفتەکە زۆرەواتە زۆر خەتەکە بەردەوامە بێ ئەپسڕێتەوە بێتە هۆیەوەی کە تۆ نتوانی مامەڵی هاوڵاتیان بەڕێ بکەیت. بەڵێ زانیاریت لایە کە لە ئێستادا چەند کەس ناوی خۆی نووسیەوە بۆ دەرێنانی پاسپۆرت یان وێکردنەوەی پاسپۆرت ینی لە بەڕێوەتی پاسپۆرتی هەڵەبجە بەڵێ ئێمە ڕۆژانە تقریبەن 50 کەس خینە سەرەوە بەبەستی ڕۆژانە 50 کەس زیاد دەکەن بۆ سەرە بەڵێ 150 پاسپۆرتیش دەدەنەوە بە هاوڵاتیان 150 پاسپۆرتیش دەدەینە بە هاوڵاتیان ئەم ڕێژەیە ڕۆژانە بەرەو مەبەست ئەوانەی کە لە سەردان لۆدێکی زۆرتان لەسەر بەرەو کەم بوونەوە چێکە تۆ 50 دێتە 150 بەڵەکەی یا بەونە بەردەوام زیادەکە بۆ خۆتان شارە ئاگادارن ئێستا ئەم لۆدەیکە ئێستا لەسەر بەڕێوەبەراتی پاسپۆرتی سلێمانی و هەڵەبجە و بەڕێوەبەراتەکانی کە هەیە بەهۆی ئەوەیە کە وەکو بڵێ پشووی هاوینە خوێندنە هەموو خوێندکارێک مەبەستیەوەی کە ببێتە خاوەنی پاسپۆرت و بەبەستی سەفرکردن واتە لۆ دەخرێتە سەر بەڕێوەبەراتەکانی پاسپۆرت واتە لە وەرزەکانی ترا ئەو جۆرە لۆ لۆ کەمێ بێتەوە ئێمە ئینشاءڵڵا بەنسبەت ئەگەر هات و کارمەندی تاوەمان هەبێ واتە ئێستا ئەو کارمەندەی کە بۆ نمونە کۆنتترۆڵەکە لە بەڕێوەبەراتی پاسپۆرتی هەڵەبجە هەرەتوانێت ئەو کەمێتە بکات لە 120 ئەو پڕی تا 150 هاوڵاتی فیلەکەی کۆنتترۆڵکە ئێمە ئەگەر ببینە خاوەنی کارمەندی پێویستی خۆمان بۆ نمونە دوو کارمەندی کۆنتترۆلمان هەبێ ئەتوانین نەکە مەسەلا 150 300 هاوڵاتی وەرگین بە خاوەنی داهاتی پاسپۆرتی هەڵەبجە چ گرنگێکی بۆ بژانەوەی ئابووری هەڵەبجە بۆ ڕەخساندنی هەلی کار بۆ ئاوەدانکردنەوەی هەڵەبجە هەیە مەبەستمەیە هیچ بڕێک لەو پارەی کە من وەکو دەرهێنەری پاسپۆرتێک لە بەڕێوەبەراتیکە ئێوە وەکۆڵی خەرجی یەکەم لە وەسڵ بڕینێک بیان لە ئەوەی کە کارتێکی ئەوەی بانقی بێ تا چەند گرنگی بۆ شاری هەڵەبجە هەیە بەنسبەتە و گرنگێکی ئەو تۆی نییە چونکە لە بەڕۆی داهاتی دەرهێنانی پاسپۆرت بە چەک و بە مامەڵەکەی ئەچێت بۆ بەغا جگە لەو نووسنگانەی کە لە بەردەم بەڕۆبەر سەرنجام عریزە نووسێک تا کراوەتەوە ئەمانە بۆتە هۆی کە چەند کارمەندێک وەکو بڵێ چەند کارمەندێک تەعینکەن ئەمانە بڵێن خریجی کۆلێژەکانن بێئیشن ئەمانە لەڕێوەیان لێکردووە وەک بە شێوەیەکی ڕسمی لە بەڕێوەبەرایەتەکە ئێوە هیچ بڕەداهاتێ بۆ پرۆژەکان یا بۆ دایرە و دەوارەکانی هەڵەبجە ناگەڕێتەوە نەخێر هەموو یەگەڕێتەوە بۆ بەغدا بەڵێ لەبەرەوەی کە پاسپۆرت سەر بە حکوومەتی عراقی مرکزی دەبێت داهاتەکەی بگەڕێتەوە بە پێی یاساکان بۆ حکوومەتی ناوەندی ناتوان حکوومەتی هەرێم مامەڵی لەگەڵ بکە جیاوازە لەگەڵ بەڕێوەبەراتی بۆ نمونە ئاو یا جیازی سەر بە حکوومەتی عراقی ئەگەر بینەوە سەرەوە ئێستا قسەی زۆر دەکرا بە تایبەتی کاتێکە بەڕێوەبەراتی پاسپۆرتی هەڵەبجە کرا بۆچی ناوی هەڵەبجەی لەسەر نییە
ئایا لەلایەکەوە ناوی هەڵەبجەی لەسەر نییە بەڵام لەلایەکی ترەوە هاوڵاتیەکی هەڵەبجەی ناتوانێت لە سلێمانی پاسپۆرت دەربکە واتە بۆچی ئەم ڕێکارە دانراوە لە کاتێک ئەگەر منێکی هەڵەبجەی بمە خاوەنی پاسپۆرتی لا بەڕێبەتی هەڵەبجە ناوی هەڵەبجەشی لەسەر نەبێت بەڵێ وەکو بە جەنابتانم فەرموو ئێمە زۆر پەلەمان کرد وەکو وڵی خواستی هەموو هاوڵاتێکی هەڵەبجە بوو کە بەڕێبەراتیی پاسپۆرت لە هەڵەبجە ببێتە خاوەن بەڕێبەراتێکی خۆی اینجا بۆ خۆتان نەزانن ئەم دیزایانی پاسپۆرت کە هەیە بۆ گۆڕینی هەر حرفێک بۆ گۆڕی پاسپۆرتی ئێستا حرفی ئەی لەسرە بۆ گۆڕینی هەر حرفێک و هەر دیزایینێک تێچوونێکی و مەبلەخێکی زۆری ئێوێ ئێستاش وەکو بڵێ ئەو دیزایینە بۆ گۆڕینی ئەو دیزایینە تێچوونێکی زۆری ئەوێت و دیشان پێیاوین لە داهاتوودا مەسکو بڵێ ئەم دیزایینەکە حرفەکەی گۆڕا ناوی هەڵەبجەشێت سەر پاسپۆرت ئەمە لە عێراق ینی وعدە لە عێراق بڵێ زۆر باشە لە سلێمانی هەندێک جار گرفتی کەمی دەفتەری پاسپۆرت هەیە ئێوە ئەم گرفتتان بۆ ڕوبەڕوە بێتەوە هیچ بەنسبەت ئێمەشەوە بڵێ ئێمە لە بەڕێبەراتی پاسپۆرتی پارێزگای سلێمانی هەفتانە سێ ئەفسەر ئەچن بۆ بەغا بە مەبەستی وەرگرتنی پاسپۆرتی خام دیارە ئەو پاسپۆرتی خامەش کە ئەدرێ بە سلێمانی و شارەکانی کە وەکو بڵێ ناتوانێت هەموو هاوڵاتیانی وەکو بڵێ دابین کات کەمێتێکی کەمیانێنێ ئەو کەمێتەش بۆتە هۆیەوەی کە ماوەیەکی زۆری پێ بچێت لە ڕووی دەرهێنانی پاسپۆرتەوە و لۆدێکی زۆریشی بچێتە سەر خزمەت گوزاریەکانی ناو بەڕێبەرایەتەکەتان چۆنە بۆ هاوڵاتیە کە دێ بەلای کەمەوە 5 کاتژمێر ڕەنگە لەوێ لەسەریا بێ بۆ نمونە لە سلێمانی جاران بەڕێبەراتی پاسپۆرتی سلێمانی کێبوو لەو دام و دەستگا حکومیانی کە با بڵێن زۆرترین تەحسین دەکرا لەلایەن هاوڵاتیانەوە بە تایبەتی لە ڕووی پێشوازی و خەدەماتی سەرەتایی تا و کاتێک کە مامەڵەکەی بەڕێ دەکرا بەڵێ لە بەڕێبەراتی پاسپۆرتی پارێزگای هەڵەبجە ئاینەن وەکو بڵێ خزمەتی هاوڵاتیانەکرێ وەکو سلێمانی بەس لە ڕووی بچووکی بیناکەوە وەکو ناتوانانی وەکو سلێمانی بە پێی پێویست خزمەتی هاوڵاتیان بکەین واتە هەر هاوڵاتیان کەیەنە ژوورە ڕقەمیان لێدرێت کۆنتترۆلیان بۆ کرێت ڕقەمیان بۆ بڕێ بۆ چاوەڕوانیکردن بۆ ئیسلام لای کاچن لای زابتی ئیسلام زۆر باشە من یەک پێشتر لە سلێمانی پاسپۆرتم دەرێناوە ئێستا ناتوانم لە هەڵەبجە تازیکەمەوە ئەگەر کاتی زانیارەکەت هەڵەبجە بێ ئەبێ دڵنیا بێتە هەڵەبجە لە هەمومان گەڕاوینەتەوە بۆ هەڵەبجە هۆکارێکە بۆی کە هەمومان پلکێشی هەڵەبجاکەنەوە من لە خزمەتان خزمەتگوزاری وەرگرتنی ڤیزە لەلایەن هاوڵاتیانە منێک لە شاری سلێمانی کۆمەڵی کۆمپانیا هەن و سەفارەتی و زۆربەی وڵاتەکان ئەوانەی کە نزیک لێمانەوە هەن بۆ پێدانی ڤیزە لە هەڵەبجە ئەم جۆرە خزمەتگوزاری ئەمە بەسمە ئەمە دەچێتە چوارچەوەی کاری ئێوەیان بوونە وەکو خزمەتێکی تر بە هاوڵاتیان هیچ ئاسان کارێکتان کردووە؟ نەخێرە من ناچێتە بواری ئیشکردنی ئێمەوە زۆر باشە ڕێنمایی تازە و قسەی تازتان بۆ هاوڵاتیانی هەڵەبجەی هەیە بە تایبەتی لەوەی کە کاتێ دێن سەردانی پاسپۆرتەکەتان دەکەن چی کەم و کورتیان هەیە بۆی کە جێبەجێ بکەن چیان پێویستە چیت ڕێنماییتان چیە بۆیان بەگشتی؟ بەڵێ ئمە داوا لە هەوڵاتیانی بە شەرەفی شاری هەڵەبجەی شەید و دەوروبەریەکەین کە بە بەستی سەردانی پاسپۆرت سەردانمانەکەن مستەمسکاتی تەواویان پێ بێت لە ڕووی تەسکەرە و جنسیە و کاتی زانیاری بۆ نمونە هاوڵاتیە ئیستنساخەکەی پێ مەسەلا بۆ نمونە لە سەی سایق هاتوێ ئێمەش کاری بۆ ناکەینە بێ وەک بڵێ مستەمسەکە ئەسلەکەی پێ بێ ناچارە بێ بیگەڕێنەوە بۆ سەی سایق تا مستەمسەکە ئەسلەکەی بێنێ و بە خۆشانەگەدارم بەڕێبەراتی پاسپۆرتی پارێزگای هەڵەبجە بەڕێبەراتێکی نوێیە ئێمە بیناکەمان بچووکە ئەوانەی کە زۆر زەڕور نیم بە پاسپۆرت لەم ئۆتڵایە ڕێگە بەوانە بن کە خوێندکارن یانە بەمەستی سەفەرکەن و ببن لە خاوەنی پاسپۆرت ڕێگە بەوانە بن و وەکو لۆد نەخەنە سەر بەڕێبەراتی پاسپۆرتی پارێزگای هەڵەبجە واتە پێویستە هاوڵاتیانیش خۆیان ڕەچاوی و خاڵە تایبەتانە بکەن بەڵێ و بە تایبەتی زیادەیەک بۆ هیوای کە حکوومەتی هەرێمی کوردستانیش هەرچە زووە لە کابینەی نوێیان بە تایبەتی کارمەندی پێویست و پێداویستی تایبەتان بۆ دامینکە بۆی کە هاوڵاتیانی هەڵەبجە زۆر باسانی بتوان مامەڵەکانیان بەڕێ ئینشاءڵڵا ئێمە هەر لە بەڕێز کاک قوبات تاڵبانی جێگری سەرۆکی حکوومەت وەکو گفتی وادیەوەی پێیان کە کارمەندی پێویستمان بۆ تەعین بکات لە بەڕێبەراتی پاسپۆرتی پارێزگای هەڵەبجە بۆ ئومێدە و سوپاسیەکەین ئینشاءڵڵا زۆر سپاس بۆ تۆ مەقەدەی مافەرۆر بەڕێز کاک سالار سەردار بەڕێبەری پاسپۆرتی هەڵەبجە زۆر سپاس بینەرانی عزیز ناوبڕێکی کورد وەردەگرین و دەچینە لای تەوەری دووەمی بەرنامەکەمان.
تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. کارگەی ئاسمان. کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان. سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە. سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیانبەخش وەک ریسایکلین. بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە. سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا، خاوێنی لە پێکهاتەدا. سفرەی ئاسمان. بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن: 0771 840 2000. چاڤیلان ئەگەر کەسێکیت لە ژیاندا حەزت لە مجازەفە و بینینی دیمەنی سەرنجڕاکێشە و هەروەها حەز بە بینینی کەسایەتیەکانەکەیت، و باشترە سەردانی ماڵی ترسناک و مۆزەخانەی مۆم بکەیت لە چاڤیلاند. چاڤیلاند گەورەترین پرۆژەی گەشتیاری لە هەموو عێراق. سەنایس هەمیشە بە تامێکی تازەی میوەکان لە هەناوی سروشتەوە پێشکەش بە ئازیزان تی بکە. شەربەتی سەنایس تامێک لە سروشتەوە. شەربەتی سەنایس تامێک لە سروشتەوە. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت، یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە؟ تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر. فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عەربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جملەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات، بۆیە بێدوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. بەڵێ خۆشەویستان، تەوەری دووەمی بەرنامەی پەیامی ڕۆژ قسەکردنە لەسەر بەخشینەوەی ژیان بە منداڵێ لەلایەن پزیشکێکی هیممەت بەرزەوە لە قەزای شارە زوور. راپۆرتێکمان وەکو پێشەکی تەوەری دووەم بۆ ئامادەکردوون لەلایەن پەیامنێرمان هۆشیار محەممەد کە منداڵێ دوای وەستانی دڵ و نائومێدبوونی دایک و باوک و کەسوکارەکەی جارێکی تر بە هیممەت بەرزی و دڵسۆزی پزیشکێک خی گەورە ژیانی بۆ دەگەڕێتەوە. پێکەوە بینەری ئەو راپۆرتە دەبین و دەیکەینە پێشەکی بۆ تەوەری دووەمی بەرنامەکەشمان. کاتێک منداڵێکی تەمەند چەند ڕۆژت لە ئامێز دەگریت و لە پڕ لە هەناسەدان دەکەوێت و ئەندامەکانی لاشی شین دەبێتەوە، ئاخۆچی هەستێکت هەبێت. فەریدە پوری ئاودێری تەمەند 11 ڕۆژ دوای ئەوەی بە مەبەستی لاوات ناوی برازاکەی لە باوش دەگرێت، کەچی برازا بچووکەکەی لە هۆش خۆی دەچێت و دوای گەیاندنی بە نەخۆشخانەی گشتی شەئیدڕە و بەگی قەزای شارە زۆر پێی دەڵێن منداڵەکەیان تەمەنی تەنها ئەم هەفتەیە بووە و بۆ خۆتان خۆش بن. ئیتر وەک فەریدە دەڵێ ئۆقرێ هەڵدەگیرێت و دوای بێهیوابوونیان لە گەڕانەوەی ژیان بۆ کۆرپەکەیان لە پڕ لە ڕووداوێکی موعجیزە ئاسادا دڵی منداڵە کۆرپەکە دەست دەکاتەوە بە لێدان. شیرەکەم پێ نێزیکی دەمیم کردەوە، مناڵ بە باوەشمەوە بورایەوە
کە سەردانی تەواری پێکرد شەید ڕۆڵبەر پێیوتم ئەم مناڵە گیانی تیانەماوە من دەستخۆشیان لێ ئەەکەم بەڕاستی دەستی ماندووبوونیانە کوژم لە ڕاستیە کارێکیان بۆ کردم هەرچەند سپاسیان کەم هەرکەمە لەوێ زۆر بە هەوڵی دکتۆرەکان ماندووبوون لەگەڵما هەتا بەڕێوبەر دکتۆرەکان تا مدیرەکان هەوڵیدا لەگەڵما وتی ئیشەڵا چاکە بێ لێ چارەسەرێکیان بۆ کرد مناڵەکە بۆشی کردەوە دەستخۆشیان لێکەم بەڕاستی گیانی ئەم مناڵیان لە مردن ڕزگار کرد. زۆر سوپاسی کارمەندان و بەڕێوەبەری نەخۆشخانەی شەید ڕەوبەگ دەکەم. بەڕاستی کارێکی زۆر زۆر مەردانە و ئیسانیان کرد بەرامبەری ئێمە و هەموو گەلی موسڵمان. من لێرانەوە وەکو باوکی ئاودێر دەستخۆشیان لێکم زۆر زۆر سوپاسی هەمویانەکەم. من لێرانەوە زۆر زۆر دەستخۆشیان لێکم بەڕاستی کارێکی زۆر زۆر ئیسانیان کرد مرۆڤانیان کرد. بەڕاستی ئەوان بوونە جێگای ئەوە کە میانێڵا ئەم کۆرپەلە لە مردن ڕزگاری کرد. دکتۆرەکان جوایان کردن هەر لە خەستەخانەی ڕەوبەگ. بەڕاستی ئەوان بوونە سەبەبی ئەوە یەکەم خوای گەورە دووەم ئەوان بوونە سەبەبیەوە کە گیانی ئەم مناڵە بگەڕێتەوە بۆ ئێمە. بەپێی گوتەی خانەوادەی ئاودێری تەمەن 11 ڕۆژ دوای گەڕانەوەی ژیان بۆ منداڵەکەیان ڕەوانەی نەخۆشخانەیەکی حکومی ناوەندی پارێزگای سلێمانی کراین و لەوێ پزیشکەکانی ئەو نەخۆشخانەیە سەرڕای سوورسوورمانی خۆیان لە ڕووداوەکە نەشاردەوە توانا و هەوڵی پزیشکەکانی شارە زوریان بەرز نرخاند. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام شارە زوور. بینەرانی عزیز دیارە ئەم ڕاپۆرتە و ئەم حاڵەتە تایبەتی کە بەسەر منداڵەدا هاتووە دەرفەتێکە بووی کە بیکەنە دەریچەیەک بچینە ناو ئەوەی کە ئایا کارمەندێک پزیشکێک یاخۆت فەرمانبەرێک لە هەر شوێنێک چی پێویستە بۆی کە دڵسۆزی و هیممەت و لەبەرزی خۆی بەخەرج بدا بۆی کە گیانی هاوڵاتێکی تر ژیانی جارێکی تر پێ ببەخشێتەوە یاخود مامەڵە و کار و ئەمانی بۆ بەڕێ بکات. لەسەر ئەم تەوەرە لەگەڵ خودیە و یاریدەدەری پزیشکە کە لە هەمان کاتا بەڕێوەبەری کارگێڕی نەخۆشخانەی شەید ڕەوبەگە لە شارە زوور قسە و گفتوگۆی دەکەن زیاتر لە خودی شارە زوورە ڕاستەخۆ لەگەڵمانایە. کاک ڕێبین سڵاوی خوارد لێبێت. ئەگەر لێەوە دەست پێ بکەین ئەم حاڵەتە چۆن هاتە بەردەستان و چۆن ینی ڕاستە دکتۆر یا یاریدەدێری پزیشک نابێت شڵژان و ئەمانەی هیچ پێوە دیار بێ بەڵام لە هەمان کاتدا ڕەنگە بایەوەندە هیممەت و رەبەرزی پێویست بێ کە بتوانیم گیانی منداڵێک لە مردن دەرباس بکەی و جارێکی تر ژیانی پێ ببەخشیتەوە. سڵاو بۆ جەنابتان سڵاو بۆ شاشە ڕەنگینەکەی پێیام سپاس بۆ ئەم دەربەستە. دیارە ئەم حاڵەتە ئێمە ڕۆژانە حاڵەتی لەو بابەتەمان هەیە بەڵام ئەمە تەنها وەکو حاڵەتێکی دەگمەن بڵاومان کردەوە ئەژینا ئێمە ڕۆژانە لەبەرەوەی نەخۆشخانەیەشین و بەشی فریاکەوتنمان هەیە لەم نەخۆشخانە ئەم حاڵەتانە دووبارە بێتەوە. لە کاتی گەیشتنی ئەم حاڵەتە بە نەخۆشخانەکەمان طبعاً کە هاتبوو لێدانی دڵی نەمابوو و هەناسەدانی نەمابوو بەڵام ئازایانە تیمی پزیشکیمان و کارمەندانی تەندروستیمان دەست بەجێ دەستیان کرد بە بوژانەوەی دڵ و هەروەها دەستیان کرد بە پاکردنەوەی ڕێڕەوی هەناسەی. دواتر پزیشکی پسپۆرمان هەبوو ناوی دکتۆر کارزان خۆی چاودێری حاڵەتی نەخۆشیەکەی کردووە بەردەوام بوو لەسەری دوای ئەوەی کە لەژێر حاڵەتێکمان ئێمە پێوترێت CPR پێوترێ و بەکارهێنانی دیسی شۆک و هەموو ئەو حاڵەتانی کە پێویستن بۆ بوژانەوەی دڵ و بۆ کردنەوەی ڕێڕەوی هەناسەی دوجار خۆشبەختانە جارێکی ترژیان بە ئەو مناڵە گەڕایەوە. دوای ئەوەی کە پێویست بوو لە نەخۆشخانەکەمان وەک حاڵەتی ئەوەی کە لە زانستا پێوترێ ABC هەموو حاڵەتانەمان کە ئێمە بۆ کرد بۆ ئەو منداڵە. دواتر مناڵەکە گەڕایەوە باری ئاسایی خۆی و ئێمە لە ڕێی خۆمانەوە لەبەرەوەی پێویست بوو ئەم مناڵە لەژێر چاودێری وردابێ و لە بەشی خودە جارێکی تر چاودێری بکرێتەوە. ئێمە لەلایەن خۆمانەوە نەخۆشەکەمان ڕەوانی نەخۆشخانەی شار کرد کە لەوێ ئەم پزیشکی پسپۆڕی لێیە و هەم بەشی مناڵە نەبەکامەکانی لێیە بۆ چاودێریکردنی زیاتر بۆ نەخۆشەکە. زۆر باشە کاک ڕێبین. ئێوە پزیشکی پسپۆڕی دڵتان هەیە لە ناو نەخۆشخانەکەتانە کە لەو کاتەیە بۆ نمونە دکتۆرێک بتوانێت ئەم حاڵەتە بە فریایی بگات؟
ئەم حاڵەتە لەبەرەوەی لە تایبەتمەندیەکانی پزیشکیە پزیشکی باتنی ینی پزیشکی نەخۆشیەکانی دڵ پێویستە لەخوا 12 ساڵ نابێ ئەو حاڵەتانە پزیشکی هەناوی بیبینێ ئەوەی کە پێویست بوو پزیشکی پسپۆڕی مناڵانمان هەیە و تایبەتمەندە بەو جۆرە نەخۆشیانە هەر حاڵەتێکی لەو بابەتە هەبێ پزیشکی پسپۆڕی مناڵان ئەتوانێ معالەجەی بکات. زۆر باشە لەوە ئێستا بینەران بپرسن کە هۆکاری ئەو ڕووداوی بەسەر ئەو منداڵەتە هاتووە کە ئەو منداڵەدا هاتووە وەستانی لێدانی دڵی و هەناسەدانی ئایا هۆکارێکی پێشوەختە هەبووە یام هەر ئاساییانە ئەم منداڵە دڵی لە دەدان وەستاوە و بۆ کۆڵی هەناسەدانی نەماوە؟ هەندێک جار لەوانە شتەکە خودکارانە بێ یاخود بیانی لەوانەیە سەبەبەکەی دیار نەبێ وەستانی دڵ بەڵام ئێمە گومانمان بۆ ئەوە هەبوو کە لە کاتی شیر پێدانیا شیر چوو بێتە ناو بۆری هەوایەوە ئەو حاڵەتەی دروست کرد بێت لۆ زۆر جار نەخۆشیەکان بە تایبەتی نەخۆشیەکانی دڵ حاڵەتێکی دیاریکراوی نییە بۆی کە دیاری بکرێ بڵێ تەنها لەبەر ئەو حاڵەتە بۆ دڵی وەستاوە بەڵام ئەوەی کە ئێمە بینیمان حاڵەتەکە و گەێنرا بەشی فریاکەوتن ئەوە بوو کە هەم لێدانی دڵی نەمابوو و هەم هەناسەشی نەمابوو. چەند خولەک بەسەر ئەو ڕووداوەدا تێپەڕی بوو لە گەشتنی منداڵەکە لە ماڵەوە تا نەخۆشخانە لەوە چێت دەخولەکێکی بەسرا چوو بێ ئایا ئەمە مەبەستمەوەیە کە وەستانی دڵ بۆ دەخولەک و نەمانی هەناسە ئەمە شتێکی وە کۆڵی پەرج و ئاسایە هەر گەڕانەوەی هەناسەکە بۆ خۆی معجزە ئاسا بوو. بەڵێ خۆی وەکو برابەڕێزە فەرمووی گەڕانەوەی ژیان بۆ کەسێک ئەمە بەدەستخوایە بەڵام لە ڕووی زانستیەوە هەتاوەکو چارەکێک دەدەقە بۆ چارەکێک دوایەوە ئەگەر بگەێنرێتە زووترین دەستگای تەندروستی ئەگەری گەڕانەوەی ژیان زیاترە بەڵێ. زۆر باشە ئەگەر ئەمە بکەینە دەریچەیەک بۆی کە بین ناو قسەکردن زیاتر لەسەر نەخۆشخانەکەتان بۆی کە ئێمە و هاوڵاتیان و لایەنە پەیوەندیدارەکانی سەرویەوەشەوە بزانن کە هیمەتبەرزی کارمەند و دڵسۆزی پزیشک زیاتر لەوەیە کە دەبێت پێداویستی زیاتری لەبەردەستە هەبێت و هەر لەوەها خەڵک مافیەوەی هەیە کە پسپۆڕی جیاوازەکان لەناو نەخۆشخانەکانە زیاتر هەبن. ئێستا دۆخی نەخۆشخانەی ڕەوبەک لە شارە زوور چۆنە بە تایبەتی هەم لە ڕووی بینا و هەم لە ڕووی پێداویستی و پسپۆڕیاتەوە؟ طبعا ئێمە بینایەکی مۆدێرنمان هەیە و نەخۆشخانێکی باشمان هەیە لە سنووری قەزای شارە زوور نەخۆشخانەی شەید ڕەوبەک تەنها نەخۆشخانەیە لەم سنوورە کە نزیکەی 8,000 هاوڵاتی سوودمەندە لەم نەخۆشخانەوە هەموو بەشەکانمان هەیە ئێمە بەشی فریاکەوتنمان هەیە و بەشی ولاداتمان هەیە و هەروەها دوو هۆڵی نەشتەرگەریمان هەیە و نزیکەی 22 دکتۆری پزیشکی پسپۆڕی لە پسپۆڕی جیاوازەکانمان هەیە بەدەر لەم نەخۆشخانە لە سنووری قەزای شارە زوور 3 مەڵبەندی تەندروستیمان هەیە و بەشێکی خۆپاراستنی تەندروستیمان هەیە و نزیکەی 11 بنکەی تەندروستیمان هەیە کە ڕۆژانە بە بەردەوام خزمەت بە هاوڵاتیان ئەگەیەنێت. لە پاش بوومەلەرزەکەی کۆتایی ساڵی 2007 بەڕاستی زەرورزیانێکی زۆری مادی بەر نەخۆشخانەکەمان کەوت بوو بە هەوڵ و هیمەتی بەڕێز بەڕێوەبەری گشتی جەنابی کاک دکتۆر سەباح و ڕێکخراوە بیانیەکان ئێمە ئەو معالەجەی ئەو موشکیلانەمان کرد. ئێستا بینایەکی باشمان هەیە و ئەجهیزەی باشمان هەیە بەڵام خۆتان نەزانن لە هەموو دنیا وایە شارە گەورەکان زیاتر سنتەرن بۆ مەسەلەی خزمەتگوزاری تەندروستی و ئەوەی بەیەمە بکرێت درێخیمان نەکردووە هەمووکو ستافی پزیشکی و هەمووکو ستافی کارمەندان خزمەتێکی بەرچاومان کردو لە سنوورەکان. پسپۆڕی چیتان هەیە لەوەی کە هاوڵاتیەکی شارە زوور دانیشتوی شارە زوور ڕەنگە پێویست نەکە ئەگەر حاڵەتێک خۆتان ڕەوانەی نەکەن و بۆ نمونە مەترسی داهاتر نەبێ ڕەوانەی نەخۆشخانەکانی ناوشار و ناوسەنتەرەکانی شاری بکەن؟ ئێمە پسپۆڕەکانمان هەیە لە بواری نەخۆشیەکانی ژنان و مناڵبوون هەمان هەیە و پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی دڵمان هەیە و پێستمان هەیە سۆنەرمان هەیە زۆربەی پسپۆڕەکانمان هەیە بەڕاستی. لە ئێستادا کێشە و گیرۆگرفتەکانتان چین کامانە ئەو کێشە و گیرۆگرفتانی کە ڕێ لە زیاتر ڕایکردنی کێشە و نەخۆشی و پێداویستەکانی هاوڵاتیان دێتە ڕێگەتان؟
لە ئێستا کەمێک گرفتی کێشەی دەرمانمان هەیە ساڵی ڕابردوو ئێمە مەبلەغێک پارە بۆ نەخۆشخانەکانی دابین کرابوو بۆ کڕینی دەرمان بەڵام بەڕێز بەڕێوەبەری گشتی بۆ ئەوەی بە باشترین کوالیەتی دەرمان بکڕێت و لەژێر چاودێری کوالیەتی کۆنتترۆڵا بێ ئێستا خۆی لەسەر خەتەوە بە بەردەوامی ڕێنماییمان ئااتێ بۆ کڕینی دەرمان ئێستا کڕینی دەرمان مرکزیەواتە بەڕوبەتی گشتی تەندروستی سلێمانی لیژنەیەکی دروست کردووە بۆ کڕینی دەرمان و پێداویستی پزیشکی کە ئەمەش ئێمە ماڵانە حیسەی خۆمان لە کۆگای هەرێم وەرەگرن گرفتەکە کەمێک لەوایە هەتاوەکو تەندەرەکان ئەدرێت بە کۆمپانیەکان و هەندێک ڕۆتیناتی ئیداری هەیە بۆ ئەوەی کە ئەو هەتا لیژنەکان دەست بەکارە بن وە کڕینی دەرمان دروستە بێ کەمێک درەنگتر دەرمانەکان بەدەست ئێمەگە بەڵام لەگەڵ بەڕێز بەڕێوەبەری گشتی قسەمان کردو لە زووترین کاتای شەڵا و گرفتەش حەلە بێت لەم ماوەیە دەرزی کەزازێکێک لەو دەرمانانە بوو کە لە بەردەست نەبوون بەتایبەتی لە پارێزگای سلێمانی و پێم وایە ناوچەکەی ئێوەش پێویستیاتی زۆری بۆ دەرزیە هەیە لەبەرەوەی کە شارە زۆر هەمومان دەزانین ڕەنگە لە چکە شوێنێکی زیاتر کشت و کاڵی و دەرودەشتی زیاتر لە ڕووی دووپشت و ماروەمانەوە حاڵەتی پێوەدانتان زیاتر بێت ئێوە لە ئێستادا هیچ گرفتێکتان بۆ دروست دەبێت یاخود لە ڕابردوودا گرفتان بۆ دروست بووە؟ من حەزەکەم ئەوە لای جەنابتان و هەم لای بینەرانیش ڕوون بێ طبعا دەرزی گوزاز کە پێوتری ATS ئەمە لوقاحاتێکەوە لەژێر چاودێری نەتەوە یەکگرتوەکان نایە لەبەرەوەی شتێک نییە تیجارەتی پێوە بکرێت ئەبێ لەژێر حاڵەتێکی سکوێریتی بەقوەتا بێت بۆ ئەوەی نەکەوێتە دەستی خەڵکی بازرگان و ئەوە وەگەر هەش بێت لە دەرەوە بەڕاستی بە سعرێکی گرانتر دەست هاوڵاتی ئەەکەوێ بەڵێ ئەو گرفتە هەبوو بەتەنها با بڵین هەر سنووری پارێزگای سلێمانی نەبوو لە زۆربەی شوێنەکان ئەو گرفتە هەبوو بەڵام ئەم حاڵەتە ئێمە شتی بەدیلی ئەمەمان هەیە و تەنها ATS بۆ حاڵەتی با بڵین پێوەدان بەکار نایەنرێ و ئێمە لە مەسەلەی پێوەدانی حەشەرات گرفتمانیە لەبەر ئەوەی دژە ژەهرەکانمان هەیە ئەگەر ئەو حاڵەتی با بڵین ئەو دەرزی گوزازەش نەبێت ئێمە ئەتوانین دژە ژەهری با بڵین دژە مار بەکاربێنی و دژە ژەهری دووپشکیش هەمانەوە هیچ گرفتێکمان لە مەسەلەی دژە ژەهرەکانە نییە لەبەرەوە وەکو حاڵەتی ئەوەی کە ئەو حاڵەتی نەخۆشێکی گوزاز هەیە بۆی ئەو حاڵەتە بەتەنها بۆ پێوەدان بەکار نایەنرێەوە زۆر جار بڕینی دەست بێ یا خۆت با بڵین بەکارهێنانی هەر جۆرە ئاسنێک بێیان با بڵین بزمارێک بێت کاتێک کە بەر هاوڵاتیەکەکەوێت بۆی تووشی حاڵەتێکمان هەیە ئەنتیتیتانە مەسەبا بۆ حاڵەتە دروست نەبێ ئەژینە ئەگەر بەکاریش نێنێ شتێکی ئاساییە بێ بەڵێ زۆر باشە هەمیشە ڕێگای نێوان کەلار سلێمانی بە ڕێگای مەرگ و ڕوودانی ڕووداوەکانی هاتوچۆ بەناوبانگەکە ژمارەیەکی زۆر هاوڵاتی دەبنە قوربانی و قەزای شارە زوریش سنوورێکی زۆری لەسەر ئەو ڕێگایە هەیە لەبارەی ڕووداوەکانی هاتوچۆ چی دەڵێن ینی ڕێنماییتان بۆ خەڵک چێوە ئایا ڕووداوەکان لە چەند مانگی ڕابردوودا بەرەو کەمبوون چوون یام هەر بەردەوام لە هەڵکشان و زیادبووندان بەداخەوە بەهۆی یەکسایدی ڕێگای نێوان کەلار شارە زور و لە بەرەوەی ڕێگای منتیقەی جنوبیشی لەسرە زۆرترین حادیسە لەم ڕێگایە ڕوویە من لە ڕێگەی شاشە ڕنگینەکەی جەنابتانەوە ئەمە ئەو ڕێنمایە بە هاوڵاتی بەم کە ئێستا ئێمە سنتەرێکمان هەیە پێوترێت سنتەری 122 ئەم سنتەرە ئیعازەیە بە هەموو ئەو نەخۆشخانانەی کە ئەمبۆڵانسیان هەیە من داوا لە هاوڵاتیان ئەەکەم ئەگەر خوا نەخواستە زۆر حاڵەتەکەم مەترسی مردن لەسەر ئەو کەسە نەبوو کە تووشی ڕووداوەکە ئەبێت تەلەف پەیوەندی بکەن بە ژمارە 122 بۆ ئەوەی تیمەکانی ئێمە لە سنوورەکە ئێمە تیمی تایبەتمان هەیە و 5 ئەمبوڵانسمان هەیە لە هەر حاڵەتێکە لە هەر جێگایەک پەیوەندیمان پێوە بکەن بۆ حاڵەتی نەخوازرا و ئێمە بە زووترین کات تیمەکانمان ئەگاتەوێت لەوانەیە بەڕاستی لە کاتی ڕزگارکردنی هاوڵاتیەک لە کاتی ڕووداوەکانە گرفتێکی هەمیشەیی بۆ دروست بێت کە نەتوانرێت چارەسەر بکرێت ئەگەر بە شێوەیەکی زانستی ئەو کەسە لەو حاڵەتە با بڵین ڕزگار نەکرێت تیمەکانی ئێمە هەمویان دەورەیان بینیوە لەبەرەوە بە شێوەیەکی زانستی و بە شێوەیەکی ڕێکپێک ئەتوان هاوڵاتەکە لە مەترسی نەجات بن بەڵام وەکو ئاماژەم پێکرد ڕەنگە
لە کاتی دەرهێنانی هاوڵاتیەک لە ناو سیارێک لە کاتی ڕوودانە بنمونە مشکلی فقراتی بۆ دروست بێ ئەو ئەبێتە گرفتێکی هەتا کۆتایی ژیانی ڕەنگە بۆ حاڵەتەوە بناڵێنێ. بۆیە من ئامۆژگاریم ئەوەیە کە ئەو حاڵەتانە بەجێ بهێڵن بۆ بەشی تیمەکان لە هەر جێگایەک بێت. ئەگەر ئەو حاڵەتانە دروست بوو بەڕاستی هاوڵاتی دەستکاری نەکە هەتا تیمەکانی 120 ئەگەنە جێگاکەن. زۆر باشە کاکرێبین سەبات بە کەرتی تایبەت یا با بڵێن ئەو دەرمانخانانی کە لە بازاڕ هەنەمانە تا چەند دەتوانن فەراغی نەبوونی پێداویستیەکانی ئێوە پڕ بکەنەوە بۆ هاوڵاتیان و هاوڵاتیەکی دانیشتوی شارە زۆر بۆ کڕینی هەندێک دەرمان نێتەوە بۆ سنتەری شارەکان و ئێوە چۆن چاودێری ئەو کەرتە تایبەتانە دەکەنەوە بە تایبەتی دەرمانخانەکان. لە ئێستا تیمێک دروست بۆ ئەندامی ئێمەشی تایەوە لیژنەی ئابووری ئاسایش و بەڕێز قایمقامی شارە زۆر خۆی سەرپەرشتی تیمەکە ئەکات و چاودێری سەیدەلەکانی ناو بازاڕەکەن هەم بۆ مەسلەی بەسەرچوونی دەرمان و هەم بۆ مەسلەی دەرمانی قاچاق. لە ئێستا تیمەکە دەست بەکارن وەکو ئاماژەم پێکرد نوێنەری ئێمەش لە ناو لیژنەکە هەن و چاودێری هەموو ئەو دەرمانخانانە ئەکەن کە لە ناو قەزاکە هەیە. بەڵێ ئەمە نامێ ئەوە بشارمەوە ئەوە شتێکە لە کاتی نەبوونی دەرمان فەراغێکی باشیان پڕ کردوێتەوە دەرمانخانەکان و توانیمانە بە هەردوو لە گرفتی کەمی دەرمان چارەسەر بکەین. بەڵام گرفتی دەرمان وەکو لە سەرەتاوە ئاماژەم پێکرد مەسەلە ڕۆتیناتی ئیداریە. ئێمە لە ماوەی ڕابردوو لەگەڵ بەڕێز بەڕێوەبەری گشتی دانیشتنمان کردووە لە زووترین کاتا ئینشەڵا و کێشە چارەسەر بێت کەمی دەرمانیش نامێنێت. زۆر باشە بەپێی ئاماری 6 مانگی ڕابردوو بێ نەخۆشخانەی شەید ڕۆڤەک نەخۆشخانەیەکە کە باوەڕ ناکەم هاوڵاتیان و دانیشتوانی شارە زۆر گلەی کەوتویان هەبێ بۆ هیوای سەرکەوتن و دەستخۆشیمان هەیە بۆتان کاکرێبین سەرکەوتوو بن. زۆر سپاس بۆ دەرفەتەی کە بێمت بەخشی. بینەرانی عزیز دیارە تەوەری دووەمان قسەکردن بوو کە لەسەرەوەی کە منداڵێک حاڵەتی وەستانی دڵ و هەناسی بەسەر داهات بوو کە بووە دەرفەتێک بۆی کە بچینە ناو وردەکاری کەرتی تەندروستی لە قەزای شارە زۆر. دەچینە لای راپۆرتێکمان کە قسەکردنە لەسەر یا راپۆرتێکە کە هاوکارم ڕێنازەر سەلان لەسەر پێشەنگای کاری دەستی خانمانی ئێرانی لە ڕانیە سازیان کردووە بۆی ئامادەکردین بە پێکەوە بینەری بین. ئەوە بەش نەزارە وەسەر خەڵۆزە بێت وەسەر تەماخیجە بێت. پێشانگایمە تایبەتە بە ئیشی دەستی ئێران کە لە شاری سنان سەقز مەهاباد بانە دێگولان کرماشان و زەنجانە ئەم ئیشەمان هێناوە. پێشتر لە شاری سلێمانی و هەولێرەوە ئەم پێشانگامانە کردووەتەوە. ئەم ئیشەمان لەبەرەوە کردووە کە بتانین ئیشی دەستی ئێران بە خەڵکی ئێرە بناسێنین زیاتر لەبەر ئەوەیە بووە تا لەبەر قازانجەکەی. لە سلێمانی ئەمانەوەی کارگای بکەینەوە تایبەت هەر بە ئیشی دەستی کە فێرکاری بێ بۆ هەمووی هەم بۆ ژن هەم بۆ پیاو لە هەموو بوارێکی ئیشی دەستیە. جلوبەرگی کوردیە تاوڵەیە خواردنی شارەکانی ئێرانە مسە شوشەواتە فەرشە دوای ئەوە زیاتر هینی ئیشی دەستیە گرنگەکەی لەوەیە کە بەدەست دروست بووە بە عەزیەتی خۆتە نە بە مەکینەیە نە بە شتێکی تر هەر هەموویان بەدەستن. خۆیان منجەڵە مسانە باشترین منجەڵە بۆ ئەوەی کە خواردنی لێ بنی سمومی تەواوی لەش پاکە کاتەوە کە خەڵکی ئێرە زۆربەی نایناسێت. لە حدودا پارەیە زۆرە سێن هەم ئێران هەم عێراقیش پارەیە زۆرمان لێ سێن بەس شتەکان گرانەکەوێت. بەو خاترەی شەڵقەڵە شتەکان گرانە و زۆر پێشوازی لە شتەکان ناکە.
وڵی داواکاریمانەوەی حداقل مقدارێک کەمترمان لێسن و پێمەش بتوانین ئەشیاکە بێنین بۆ ئێرە بتوانین کەمتر بیفرۆشین و خێرێکیش بۆ ئێمەکات و ئەو خەڵکەش بتوانن بیکڕن ئەو خەڵکەش تەواوی توانایی ئەوەی نییە کە مەسەنە ئەو شتە بە پارەیەکی زۆر بیسێنێ بتوانێت پارەیەکی کەمتر ئەو ئەشیا بتوانێت بسێنێت لەو شارە. ڕۆژهەڵاتەوە هاسکەم ئەمانە هەمووی ئیشی دەسە قیمەتەکانیشی فەرقی هەیە هێلەکمان هەز کەوامان هەز کەوا و کراسمان هەز هەموو چت هەستمان هەمووشی ئیشی دەسە بۆ خۆمان دروستەکەین چنیارمان هەیە لەگەڵ یەک بە هاوکاری یەکەوت ئەچنی کراسمان هەیە لە حەدی 2 مانگ ها بەدەست چنیارۆ لە حەدی 1 مانگ و 2 مانگ ها بەدەست چنیارۆ چنیار یەک کراس کە ئیشمان جلوبەرگی کوردیە. دووبارە سڵاوتان لێبێ خۆشەویستان تەوەری سێم و کۆتایی بەرنامەی پەیامی ڕۆژ قسەکردنە لەسەر کارەساتی ڕێژەی دەرچوون لە زانکۆ و پەیمانگاکان کە هەمیشە ئەو قسە و قسەڵۆکە هەیە کە زانکۆکانی ئێمە لە ئاستێکی زۆر نزمدان لە چاو زانکۆ پێشکەوتەکانی وڵاتانی جیهانی و تەنانەت لە ئاست زانکۆ داڕوخاوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش. بەداخەوە کە ئەو تەوەرێمان دیاری کردوە کارەساتی دەرچوون یا ڕێژەی دەرچوون مەبەستمان لە کەمی ڕێژەی دەرچوون و زۆری یان بەونە نزمی ئاستی خوێندکارە کای نازانین هۆکارەکەشی بۆ چیە گەڕێتەوە ئایا خراپی منهەجە خراپی مامۆستایە هەوڵ نەدانی قوتابی خۆیەتیان بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم پرسە میوانداری زۆر بەڕێز سەردار عومەر دەرچووی زانکۆمان کردووە کاک سەردار زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوون. هیچ کارەساتێکە بینی لە ڕێژەی دەرچوونی کۆتایی ساڵی خوێندکاران بە تایبەت لە زانکۆ پەیمانگاکان ئایا ئەمە کارەساتەکە ئێمە ناومان لێناوە کارەسات یان تۆ بە دیدێکی تر بە چاوێک ترەی بینی؟ دەستان خۆش بە سپاس بۆم بەرنامەیە بەڕاستی تەوەرێکی زۆر زۆر گرنگ بوو بە تایبەت لە زانکۆ سلێمانی کە ئاماژە بە زانکۆ سلێمانیە کە من چەند ساڵێکە دوو بەش بە تایبەت گیرۆدەی چی بوون گیرۆدوی هەنێک مامۆستا ئەتوانم بەڵام هەنێک مامۆستا کەوا ڕێژەی دەرنوچوونیان بە شێوەیە کە خوێنکار تووشی نەخۆشی دەرونی بۆ خوێنکار وازی لە خوێندنی ناوە من ئامارەکانم لایە بە توانم بڵێم بە نزیکی کۆمەڵی ئاماری باشم لایە لە خوێنکار هەیە لە قۆناغ یەکی علوم فیزیای زانکۆی سلێمانی 150 خوێنکار بوون 150 خوێنکار بوون 9 خوێنکار دەرچووە ئەگەر ئێستا لەوە چێ لایەنێک بڵێ بە حکمیەوەی ئستەفریان کردویان لایەندا و نەچوونەوە بە داوام و کۆمەڵەشت بەڵام ئەتوانم بڵێم یەک تا دێم ئەبێ هەر دەرچێ ئەوایلەکەی پڕ نەکردوێتەوە هانی بەڕاستی ئەمە کارەساتە لەو بەشەیە داوایلیان نییە داوایلیان نیە ئێستا ئەوەی دەرچوو هەمووی وایلە شەشیان مەرحەلە ینی قۆناغی یەک بوون 1 ساڵە بوون سیانیشان 2 ساڵە بوون با ئاماژ بەوەی کەش بکەین کە لە علوم ماتماتیکی زانکۆی سلێمانیە کارەساتێکی کایە ئەڵێ لە بام ئامارەکانتان بۆ بخێنمەوە ئەڵێ لە قۆناغی یەک لە کۆی 125 خوێنکار 13 خوێنکار دەرچوون ئەنی بەڕاستی ئەمە کارەساتە من ئەم 112 کەوتووە 112 کەوتووە ماوەتەوە لە قۆناغی دووە ئەڵێ لە کۆی 30 خوێنکاری هەیە 3 خوێنکاری دەرچووە ئەوەیلی پڕ نەکرێتەوە بەداخەوە لە قۆناغی سێم ئەڵێ 35 خوێنکارە تەنها 6 خوێنکاری دەرچووە بەر لەوەی بچیتە لای و ئەمارانە هۆکاری ئەمە بۆ چیە گەڕێتەوە هۆکارێکی سەرەکی بۆچی زانکۆی ئێمە بەرنامەیەکیشمان کرد جەلال لە ڕۆژی جیهانی کتێب بوو کە هۆڵەکانی خوێندن و مۆدێلگەرایی کە لە کاتێکا قسە لەسەرەوە کرێت کە زانکۆکانی ئەمە بۆتە شوێنێ بۆ خۆنمایشکردن بۆ جلوبەرگ بۆ سیارە چوزانم بۆ شتان ڕواڵەتیانەی کە لە کۆمەڵگەی ئێمە هەیە هۆکاری ئەم داڕوخاوی ئاستی زانکۆ و بڕوانامەی لە وڵاتی ئێمە بۆ چیە گەڕێتەوە؟ دەست و خۆش بە ئێمە هەر لە سەرەتاوە کە لە قوتابخانەیەین وان فێرکردوینەڵێ گە ڕێژەی دەرنەچوون زۆر کەم بێ لایەنێکی مامۆستاکەیە هۆکاری سەرەکی مامۆستاکی وا فێرکراوین ئێستا لە زانکۆکان بەعکسەوە ڕێژەی دەرنەچوون زۆر کەمە بەڵام مامۆستا و سەرک بەشەکان ئەڵێن خوان نان بۆ داوام یاخود خۆی سعی ناکە کۆمەڵەش لەو بابەتە من بۆ دوو حاڵەتێ گەڕێنمەوە یان مامۆستاکە مستەوای ئەوەی نییە کەوا ئەم دەرزە بەم قۆناغە بڵێ یاخود منهەجەکە لە ئاستی ئەم خوێنکارانە نییە لە ئاستی خوێنکاری بەکارلۆسان نیە لە ئاستی خوێنکاری دکتۆرە ماستەرە 15 ساڵە مامۆستامان هەیە لە زانکۆی سلێمانی وانە دەڵێتەوە هەمان منهەجیشە لەوە چێ
ساڵی وا هەوێ 6 قوتابی دەرچوو بێ و پلەی باشیان بەدەستێناوە لێرە یاکرێ بڵێن هەر ئاخر من پێتەڵێم ئەو ڕێژەی کە باسم کرد شەر نییە هەمووانەکان کەوت بێ ینی جاری وایە 70 تەلەبە لێگوان ناگەڕاوەتەوە ینی هەموو مامۆستاکان خەتابار ناکرێ ئێمە توانین بڵێن هۆکارێکی سەرەکی یەک دوو مامۆستایەکە واکە لەو بەشە دابخریان دوایکە لە بەشە چێک ینی تەلەبە لاواز دەبی لەو کاتیان هەبێ لە مامۆستاکەیە 3 نەفر 4 نەفر دەرچوو بێ بەحتیادی ئەن پێتەڵێم ئێستا بەشی مێژوو باسی فیزیا و کیمیا واز لەبنی 92 تەلەبە لە قۆناغیەکەن 4 تەلەبە دەرچووە ئەڵێ 80 تەلەبیان لێک دەرزەگەڕاوەتەوە 80 تەلەبەن لە یەک دەرز یەک مامۆستاگەڕاوەتە ینی بەشی مێژوو بەشێکەوە نیە تۆ تەلەبە بخێتە دەوری دووەمەوە ینی بەشێکی ئاسان تەلەبە لی تێگە کە تۆ باسی ئەوکەی بڵێ بۆچی چۆ بە علوم فیزیا کە تۆ زانی قورسە یان بۆ چوو بۆ علوم ماتماتیک کە زانی قورسە تۆ سەری مێژوو بکە یان شەریعە کارەساتە بەڕاستی ڕێژێکی زۆر تەلەبە ساڵ ماوەتەوە من حاڵەتی کەشمێ بابەتان باسکەم تەلەبە کە ئەبێ بە 3 ساڵە لە زانکۆکانە سیستەمەکەی بە سیستەمی زانکۆ لاین هەموو ساڵی 2 ملیۆن بە حکمی پارالێل پارەی لێوەردەگرن پارەی لێوەرگێ ئێستا چەند ساڵەکە ڕێژەی تەلەبە زۆرەکەوێ ینی خوێندکاران بیرروفکریان بە ینی بەلاواچێ هۆکارێکە بێکەوە تەلەبەی بۆ مێنێتەوە پارەکەی لێوەربگرن زۆر باشە ئەوانەی کە لە دەرنەچووەکانن چەندیان 2 ساڵن کە ڕەنگە ببنە 3 ساڵە بۆی کە ئەگەر بڵێن ئەوە ئامانجی زانکۆ بێت ئامانجەکەیان دێتە دی ئەتوانم بڵێم ئێستا بۆ لەو 150 تەلەبێ قۆناغیەکی علوم فیزیای زانکۆ سلێمانی توانم بڵێن 20 تا 25 تەلەبیان 2 ساڵە بوون بن بە 3 ساڵە لە 3 ساڵەکە پەنا بۆ چێبە یان ئەوەیە بچێت بۆ ئەهلی یا ئەوەیە هەموو ساڵێک 2 ملیۆن ئێبا لە بەشەکەی ئەمە کارەساتە بەڕاستی و خوێندکاران بیرروفکری کەشان لا دروست بڵێ لە دەوری دووەمە احتمال پارە بدرێ بە و مامۆستای من دوێنە بە دەرەچونێکم کرد زانکۆی سلێمانیاڵێ پارەکە نادرێ بە خودی هۆی مامۆستاگە بەڵکو لیژنەکە و چاودێری قاعەکە هەنێ پارەیان پێ گرنگەوەیە ینی گومانتان هەیە لەسەرەوەی کە بەشێکی شێوە بێت کە لە دەوری دووەم دەبێت قوتابیەک هەروانەیەک 25,000 دینار بدات بەڵێ بە دڵنیایەوە گومانشمان لا دروست بووە بەڵام هۆکارێکی سەرەکی هەیە لە پشت ئەمەوە کەوا ئەم بەشە بەتایبەت علوم فیزیا لەگەڵ ماتماتیکا من پێتەڵێم لە قۆناغی ناوی تەلەبەکە نابم تووشی نەخۆشی دەرونی بووە ینی هۆکارێکی سەرەکی تەلەبەکە وازی خوێندنێنێ یاخود تووشی نەخۆشی دەرونیە بێ ئەم دوو بەشەوەی لێگە ینی لە زانکۆکانی کە بۆ بەشەوە نیە بۆ زانکۆی سلێمانی بۆ بە تەنها تەلەبی وا لێ کردووە حەز لەم دوو بەشە نەکا دوو بەشن دەتوانم بڵێم ئەوەش نییە لە بازار هەریکاریان بۆ کرابەتەوە کە تاوەکەن هەمووشی لە ماڵەوەیە علوم ماتماتیک هیچ شتێکی نییە بەسەلاحەت ینی پەروەردەکەی باشترە بێ بە مامۆستا بەڵام علومەکەی هیچ شوێنێکی نییە نە کۆمپانیایە نە هیچ شتێک بەسەوەی تا تاوایگە شادێکی وەرەقێکی سپێنەوە ڕۆتە ماڵەوە باشە ئەگەر ئێمە بڵێن ئامانجی زانکۆ یاخود مامۆستاوەیە کە دەوری دووەم 25,000 لێوەردەگری یاخود دوای 3 ساڵەکە بە حکمی پارالێل پارەی لێوەردەگری ساڵی 2 ملیۆن و نیو ئایا منێک کە قوتابی بم ئەگەر وەرەقەی امتحانەکەم بە جوانی جواب دابێتەوە مامۆستا دەتوانێت خیانەتم لێ بکاوە سبەینێ دەرم نەچێنێ یاخود پێ دەچێت پێش ئەمەش هەندێک ڕێکار هەیە بە بگیرێتە بەر بۆی کە تەلەبە نەزانێت پرسیار قورس بێ مەنهەج تێک پێکەڵ بێ ئاستی مامۆستا نزم بێت مامۆستا جەلال عەفوونکە ئێمە گەورەترین کارەساتەوەیە کە احتراز دەگرین ناتوانن سەیری دەفتەرەکانی خۆیان بکەن ینی بەڕاستی جاری وایە مامۆستاکە احتمال لە ڕقی لە تەلەبەیەک بێ بیخات تۆ پێشی نازانی یان بەڕاستی ینی شەرمام قسەشەکەم لە زانکۆکانە ئێستا ڕێژەی دەرنەچوونی کوڕ زۆر کەمە بەداخەوە قسەیەکەم ڕێژەی دەرنەچوون دەرچوون ئەفونکە زۆر کەمە ڕێژەی کچان بەهاسایی دەرەچن ینی بەڕاستی ئەمە کارەساتە زۆر بێ لە بەڕێوەبەرایەتی زانکۆ چی دەڵێ جەلال دەبوو یەکێک لە میوانێکشمان لە بەڕێوەبەرایەتی زانکۆ بێنایە زۆر خۆیان نەدەن بەدەستەوە لە دوێنەوە چاوەڕێی ریزبەندیەکەم چاوەڕێوەکەم ئاماری ڕقەمەکەشمان پێ وایەمان زانیانکە هەل لێرەوە دەمانتوانی وە کۆڵێ بەجۆی لە جۆرەکان بیخێنێ و بەرنامەکە و زانکۆ خراپیەکانەوەی کە خۆیان نادەن زۆر بەدەستەوە تەنانەت دەرگای زانکۆ هیچ نەبوو مامۆستایەکی ڕاپۆرتانە کاریگەری هەیە یەکێ لە دکتۆرەکانمانێنە بەڕێوەبەرایەتی زانکۆ بۆ ئەم ڕێژە ترسناکە چی دەڵێیانی وەڵامیان چێکبینن لە 151 کەس 142 کەسی کەوتووە ئاماری فەرمیان هێشتا وڵاو نەکردوێتەوە ئەوان خۆیان بێدەنگ کردووە من ئەوە ماوەی 3 ڕۆژە بە دوای ئامارە ئاگەڕێم ئەوان کەزان بەو بەرنامەکە بۆ شتێکی وایە سەڵ لە سەریانەکەوێت ینی تۆ ناتوانانی بڵێ وەڵام تەلەبەی خۆی ساینەکە ئێستا تۆوەکو دەرچوویەکی زانکۆ ئۆباڵی ئەم داڕوخاویەی ئاستی زانکۆ بڕوانامە خیتە ملیکێ قوتابی منهەج یا مامۆستا بەڕێژێکی زۆر کەم قوتابی چونکە تۆ ئەبێ لە سابس پێ پڕکاتەوە دە تەلەبە لە 150 تەلەبە لە 150 تەلەبە ئەمە جی گومانە ینی بۆ تەلەبە بۆ شێوە بکەوێت پرسیارەکە من مانگانە ینی داتام لایە
مانگانە سفری بۆ داناوەڵەسا یعنی تۆ وەرەقەیەک پڕکاتەوە هەر ناوی خۆشی بنووسێ. قوتابی ئێمە زانکۆ بە شوێنی خۆنمایشکردن و مۆدێلگەرایی و ستازگار یعنی بۆ هەموو کەسێک وانە من تەلەبە ئەزانم بە شەوە ئیشی کردووە یعنی تۆ بە شەوە ئیشکی بەخۆ بۆ مۆدل ناچی بۆ جامیعە تۆ بە ڕۆژانە ئیش بکەیت و لەگەڵ جامیعەکەم بۆ مۆدل ناچی تەلەبە هەیە خواخواتی جامیعەکە تاوکات و لە ماڵەوە شتێک فەرمووت ڕێژەیەکی کەمەکە سەر قوتابی ڕێژەی زۆرەکەوێت سەرکێ سەر مامۆستا بەتەکید مامۆستا لە چ ڕوویەکەەوە لەوەی کە تۆ دەرچیان بوونە وانەکەی بە دڵسۆزی ناگەێنێ یان ئەوەیە ئەو شادەی کە ناوێتی یان ئەوەی دانراولوانە بە زەربی حیزب بووە چونکە ئەگە مستەوای هەبێ ئەو تەلەبێ بۆ ڕۆژێ ناکەوێت نەیزانانی پرسیار دابنێ یا ئەوەیە خودی خۆی لەناو خۆیانە من ئێستا تەلەبە هەیە عنی ئەم شتێنی پێوتمەڵێ مەنافەسە هەیە کەمترین تەلەبە دەرچێ بۆ ئەو چۆنەڵێڕە من توانای کۆم بۆ تەلەبە دەرنەچوو شتێکی وا دروست بۆ لەناو تەلەبە بەڕاستی یعنی من جێی داخە معقول نییە لە علوم زانکۆی سلێمانیە لە بتابێت لە فیزیا و ماتماتیکە زۆر باسیەکەم ترنجێکەمە سەر کە چنە قۆناغی 14 تەلەبن هەنی فلکسەرکە بڵاوکەن و تەریقە بنەوە بڵاو بکەنەوە ڕێژەکە بردەوت کامەکە ینی ساڵانە ئەمە کێشەیە بە تایبەتی لە علوم فیزیا لەگەڵ ماتماتیکە تەلەبە تووشی نەخۆشی دەرونی بوو ئێستا ئەفون کە کاک جلەگەن با قسەیە تاوکەم ئێستا کە تەلەبە ئەمێنێتەوە خێرا پەنا بۆ چێ بە یا ئەوەیە پەنابەر بۆ پەڕەڵەکە یان واز بێنێ ئەو دوو حاڵەتەیە تەلەبە توانای ئەوەشی نێ پارە بایستا یا وازی لێنێ یا ئەوڵێ بەشکم خۆیان بڕیاریکە بێ ساڵێکم پارێنێ خۆی بێخەمەکالی چدۆ ماڵەوە دانیشە ئێمە کێشەکە ئەوەیە کە تاویشیەکە شوێنی نێتەعین بێ ئێستا با بازاری هێلی کاریان زۆر بێم دوو بەشە بە هەموو ساڵی دە تەلەبەش تاوی بکە کێشەی نییە بەس تۆ سیرەکەی هەلی کار و نییە بۆ تەلەبە ئەنی گوناحە تۆ هەلی کار و نەبێ تەلەبە بخەیت بە شێوەیەکی پەڕەڵش پارە بە ئەنی کارە ساتە بەڕاستی من پێتان ئەڵێم لێرەوە با ئەو مامۆستانێکی گویان لە من لە زانکۆی سلێمانی تکاتان لێ یەکەم لە دەوری دووەمە هیچ دەبێ پێداچوونێکە بەم حاڵەتانە بکەن یان ئێمە چەند جارێک لەگەڵ وەزارەتە قسەمان کردووە لەگەڵ سەرۆکاری زانکۆ قسەمان کردووە بۆ خوێندکار ناتوانێت دەفتەرەکەی خۆی ببینێ کارە ساتە بەڕاستی خوێندکاری وا هەیە احتیمالە لە ڕۆژانە قسەیەکی کردبێ مامۆستاکە لەسەر قسەی بیڵێتەوە احتیمالی زۆرشە ئافرەتێ پێ کچێک بێ من ئەو قسەیە شەرم شەیەکەم بەڵام بەڕاستی چەند حاڵاتی وها بووە دەریان چانوە و هیچیشی نەزانێ یان کەس گواری خۆی دەفتەرەکە خۆتە لەبێکەی نایبینێ خۆشی نایبینێ دەرەچێ بە احتیاطی ئەمانە کارە ساتن بەڕاستی ئەنی ماقول لێ وەکو باسم کرد مێژوو ئەخذنەوە دوو تەلەبە قۆناغی یەک 14 تەلەبە دەرچێ من بەڕاستی کارە ساتە ئەنی گوناحە بۆ تەلەبە ئامارەکان ئەوەی کەگەر لاتە بۆ بام بخوێنیتەوە پێش بڵێ ئامارانە چۆن دەستکەوتووە زۆر باشە ئەمە ئاماری علوم کۆمپیوتەر علوم ماتماتیکە لە زانکۆی سلێمانیە هەنێک بخوێندو هەنێکی مابووە تەواوی بکەم قۆناغی 4 لە کوی 50 خوێندکار تەنها 10 خوێندکار دەرچووە لە کوی 50 خوێندکار 10 خوێندکار دەرچووە ئەوەی کامێنێتەوە لە دووەمشامە دڵنیام لەوە چەند ساڵێکە هەر چۆنڵی ئەزمونیان هەبووە ئەو پۆری بچێتە 20 تەلەبە 15 تەلەبە لە قۆناغی سێم 35 خوێندکار 6 خوێندکار دەرچووە 29 خوێندکار ماوەتەوە لە علوم فیزیک و ئاماژەم بێگە 150 خوێندکار 9 خوێندکار دەرچوون ئەوەی کە ماوەتەوە لە کۆلێژی پەروەردە زانستەکان لە کەمپی کۆنە لە ناو سلێمانیا ئەڵێ لە بەشی ماتماتی لە قۆناغی یەکەم لە کوی 35 خوێندکار تەنها 8 خوێندکار دەرچووە لە قۆناغی سێم لە کوی 50 خوێندکار تەنها 6 خوێندکار دەرچووە و 46 خوێندکار ماوەتەوە لە بەشی فیزیا لە پەروەردە زانستەکان هەر لە کەمپی کۆنە لە کۆی 60 خوێندکار تەنها 10 خوێندکار دەرچووە لە بەشی مێژوو کە ئاماژەم بکرێت پێشتر لە 92 خوێندکار تەنها 14 خوێندکار دەرچووە کە ماوەتەوە لە بەشی کۆمپیوتەر لە پەروەردەی بناڕەتە لە کەمپی نوێ لە کۆی 80 خوێندکار 20 خوێندکار دەرچووە ئەم ئامارەن چۆن دەستکەوتووە خوێندکاران ناوخۆیانە گروپچاتیان هەیە ئەو 80 خوێندکارە بە دوو گروپن هەر گروپیان 40 خوێندکار گروپێکیان 40 خوێندکارەکەن گروپ چاتیان هەیە لە ڕێگەی نوێنەرەوە ئانای نوێنەریش نەبم چونکە احتیمالە تەلەفۆنی بۆ کۆن تووشی محاسبە بێ نا هەموو تەلەبەکان تەلەفۆنی بۆ کردون لە ڕێی مەسیجی خۆیانەوە ئەم ئەمارەیان پێوتوم کە لەوە چه احتیمالە بۆ نەفەرمیش نەبێ بعد 10 خوێندکار بێ بە 15 خوێندکار لەوە زیاتر تێناپەڕێ هەمویان فەرمین من ئەمانش کە هێناومە ئەمانی مانگانەیە ئەمانی مانگانێ با مامۆستای خۆی بیم فەرمیەوە ئەمە فەرمیی مانگانە نووسراوی فەرمی مانگانەیە هێناومە ئاڵێ لە کوی 50 خوێندکار 7 خوێندکار دەرچووە ئەو بەڕێژەش هێناومە ناوی خوێندکارەکانشی لەسەر و ناوی مامۆستاکەشی لەسەر ئەمەی مانگانە بە مۆری ئیمزای مامۆستاکەم مامۆستاگیان ئەمە بەس ناوی مامۆستا شتەکان مێنە ئەمە لە قۆناغی سێم لە بەشی ماتماتیک لە کۆلێژی پەروەردە ناوی مامۆستاکان نایەنم هەر ناوی تەلەبەکانش بانێن لەبەرەوە خۆیان کۆی ئەوەندەوە لە کوی 50 خوێندکار 7 خوێندکار دەرچووە
43 کەوتووە 43 خوێنکار کەوتووە ئەمە لە مانگان تۆ لە مانگانەکە زەخیرێکونە بێ لە فاینەڵ زەخیرە هەر نابێت این هەر دەرناچێت ئەمە لە مانگانە مانگ سەر لە ئێوارە دیارە سەر لە ئێوارە دیار ئەمە تۆ چیتە لای یەکێکی دیکەیان زۆر باش ئەمە کارەسات نسخەی ئەسڵێ وا بزانم ئەمە ناوی تەلەبەکان هەڕش کردووە کاتی خۆی هەر نێ ڕامان کێشەوە نای مامۆستاکەشی لەسەر بەس نای مامۆستاکە نابین ئەمە لە فیزیای زانکۆ سلێمانی لە خۆناغی یەکەمە لە کۆی 150 خوێنکارەکە 10 خوێنکاری دەرچووە لە مانگانەشە کەوتووە بەڵێ ستفری داناوە لە ساڵ یەکێکی تر لە کارەساتەکان ستفری داناوە خۆی تەلەبەی وت هەر حەقی ناونووسینەکەم بداتێ جاران لە سەرەتایی پێیان گوتی نێژ بنووسین 2 دەرەجە بۆ دانێم زۆر بدانەوە کاک سەردار یەکێکتر لە کارەساتەکان بە پێوە ئامارەی کە پێشتیش قسەمان کرد پێش بەرنامەکە سفرەکانن ئەم سفرانە چین کە تەلەبە دەیهێنێ و اینجا کاک سەردار دادەی کارگێڕیمان هەیە من کە یەقینم هەبێت لە دەرسێکە دەرچووم ڕێاز ینی ئەوە تا دادگا دەچم لە دادگای کارگەڕی سکاڵا لەسەر زانکۆیە مامۆستاکەمە بەشەکەمە تۆمار دەکەم ئەو کاتە با دادگا من بۆ یەکلایی بکاتەوە دەیان گرفتی کارگەڕی داریمان هەبووە کە دادگا یەکلایی کردوێتەوە کاک جراگەن زانکۆکان بە شێوەیەکیکەن لە زانکۆکان هەڵێ احتراز بنووسە کە احتراز دەنووسی بەس سەیری چیەکە دەفتەری ینی پەڕی کۆتایی پەڕی سەرەتا کۆی دەرەجەکە چەند بە سەری ئەوە دادگا دەتوانێت نووسراوەکەی یا با بڵێن کۆی دوایین بڕیاری زانکۆ هەڵبەشێنێتەوە ئاخر یەک شتەیە لێرا کاک جراگەن ئەو 150 خوێنکار چۆن لە دادگا لە ماوەی 2 مانگە ئەو کێشە چارەسەرکە باشە ئەمە کێشەی کۆمەڵایەتی دێت 4-5 مانگەت ئەو تو تەلەبەکار ئێمێنێتەوە خۆی دادگا لێک ڕێکاری دادگات گرتە بەر ینی تەلەبەیەک ینی تەلەبەی زانکۆ کەوترا زانکۆواتە بایەوەندە دەبێت ڕۆشنبیر بێکە ڕێکاری دادگا باشترین ڕێکاری مەدەنیە کە بیگرێتە بەر اینجا ئەم تەلەبانە بەتەمانین ئێستا نەتیجەی ئەلان کراوە کاتێک کە دەزانن نایانەوە هیچ جۆرە ناڕزاییەکیانە بێ لەسەر زانکۆ من خۆم یەکێک لەو تەلەبانی خۆم لە فیزیای زانکۆ سلێمانی تاوا گردووە چوینە سەر جادە باشە سەر جادەشمان 1-2 ڕۆژ گرت ئیسفادەی نەبوو چوین هەمووی داتاکانمان بردا یەکێک لەو کەناڵی هێنارتی بوو خوا ئاماژیان پێکردن بۆشمان بردن دوای ئەوە هەڕەشیان کە لەو تەلەبانێکەوە هاتوونە سەر جادە بە ناوی فەسڵ و بۆ نەوشتان هەموویان ترسانمیان گەڕانەوە هەوڵەکانی خوێندن یعنی بەڕاستی لە زانکۆکان یەکێک لە هۆکارەکانی کە ئێستا تۆ بشڵی تەلەبێک دادگای مامۆستایە بکە ئێم ساڵە دەرەچێت لە خۆناکی دوچێ خۆناکەسی خۆ لە خۆناکە چوارریخە چۆن پێ چۆن چی بەڵگێکی پێ بکە نەخستووە دەفتەرەکە لای خۆیەتی ینی گەورەترین کارەسەر لە زانکۆکان ئەوەیە ناتوان هیچ بڵێ هەرچی بڵێ ئەو هەر لە کۆتاییە حەق لێ کاتەوە یعنی ئەو کاتە شادەکەش احتیمالە ئیتوهام نەدوا بخا تۆ چالاکوانێکی مەدەنی من پێم سێرە کە باوەڕت وایە ینی پشتیوانی تەلەبەکەی نەچێتە دادگا من پار لەگەڵیانە بووم کاک جەلاریان لەگەڵیانشان ڕۆشتین و نووسراویشمان بردووە یەکەم جار بێ بۆ سەرۆکاتی زانکۆ بۆ ئەوش بانگی چیەکە ڕاگەرێکا لەگەڵ سەرۆک بەشە ئەو شتانەش کراوە ئەنجامی نەبووە ئەنی من نەتوانم لە سبینەوە پێیج و گروپمێ ئەلانێکم بەڵام کە شتێک هەزانی ئیسفادەی نییە نەکێ باشە ئەوەی کە گرنگە بەلام پێ وایە کە دەرچوونی ئەم قوتابیە سەرنجام هەمووی بەرەوکی حکوومەت و کەرتی تایبەت دەگرێت داوای دامەزراندن و تاینبوون و هەلی کارەکە بە جۆرێک لە جۆرەکان بۆ کۆڵێ بربەز لە بەردەمیان دروستەکەم بۆی هیچ نەبێت لە زانکۆیان بمێنەوە کاتەکان بەسەر من لەوەی باشترەکە باوەڕم وایە دەرچوو گرفتیان لەوە نییە کە لە زانکۆ دەربچن دانەمەزن و فشاریان بە دروستکەن چووکە ڕەنگە 100,000 ئێستا دەرچووی دانەمەزراومان هەیە کە لە ماڵەوەن و نەشبوونەتە سەرێشە بۆ حکوومەت بۆیە لەمە ناترسێەوە لە هەمان کاتدا ڕاستە بەشێکی لە بام ئامارش ئەو مامۆستاکێسە بەشکم گوێ لێوە بێ ئەمە لە بەشی علوم ماتماتیکە لە قۆناغی چوارەم لە قۆناغی چوارەم لە کۆی 50 خوێنکار تەنها 3 خوێنکار دەرچووە لە مانگانە داتاکانم لە نووسراوم لە ناوی مامۆستاکەشی لێ ئەمە لە مانگانە هەنی تۆ گوناحە ژێرەوەتی ئەو ژێر هەر بابەتی ئەلم فیزیا بوو ئەم نامەیەشم لە نامی خوێنکارێکەشەوە بۆی نردوم ڕام کێشاوە ئەڵێ بەعنی بە بەڵگەوە لامانە 10 خوێنکار لەگەڵ و کارتی وەگرتو وازیێنەوە بڕیاریەوە تەواوازی بێنە چونکە این پارە ئێوەشینە کە تۆ لە قۆناغی چەند ئەمە لە قۆناغی دوو لە پەروەردە زانستەکان لە قۆناغی دوون کە وازێنن قۆناغی دوو بەڵ تەنها لە یەک قۆناغ و لە یەک بەش لێ قۆناغ لێ بەش ئەبن بە 3 ساڵە توانێوەنی پارەگە ساڵە دەبێت پارە ساڵانی کەم پارەشتن ئەمە 2 ساڵم پارەیان زیاد کردەوە تەلەبە کاتە سەرنجام خوا ڕەحم کا جەلال وەکۆڵێ خۆی ڕخنەیەکی جدی هەیە لەسەر زانکۆکان بە تایبەتی لە 4 ساڵی ڕابردوو و ئەوانەی کە لە بواری زانکۆ و پەروەردە و خوێندنی باڵایە توێژنەی باشیان کردووە زۆر ڕوون و ئاشکرایە کە ئێستا زانکۆ پەیمانەکان بوونەتە شوێنی بازرگانیکردن بەڵام 2000 تەلەبەش خۆ دەبێت ڕێگری بکات شتێک هەیە بە ئاماژە بکەم ئەنی زانکۆکان ئیستا بوو بە ئەمەژە بوو بە بارزگانی ڕاستە تۆچی بۆ شەهادەکەت 50,000 لێ وەرەگرە
تۆچی بۆ پشگیرێک 25,000 لێ وەرەگیرە ئەنی بەڕاستیمە کارەساتە احتراز ئەگری لانیکەم 2,500 لێ وەرەگیرە احترازەکە من خۆم پۆستیشم کردوتمە کەس احتراز نەکرێت چونکە وەگوتی وایە وەگو بەخشەیەک وایە بڵێ مامۆستاکە دەست خۆش من وستووە ئەوەگو بەخشی وایە تا ئێستا نەمان بینیوە احترازێکی استفادەیە بێ لە کۆی 50 لە احترازێکی بێ 10 لەبێ استفادەی لەکرد بێ احترازەکان چییە بەس پەڕی کۆتاییە ئەوان لەوەچە پێیان شەرم بێ بڵێن وەڵا ئێمە هەڵەمان کردو و خەڵک پێمان بزانێ احترازەکە کاریگەری بۆ ڕاستمان کردەوە ئەڵێن نە هەمووی چونیەکە ئەنی بەڕاستی و کارەساتە هەم بۆ پارەکەی تەلەبە گومانی بە دروست دەبێت ینی ئیسم پێشتیش ئاماژەم بگریت کە تەواویەکە تەواوی نابێت تۆ با تەواوی بکە شیشی بۆ خۆی بکە باواز بێن لە خوێندنەکەی تەلەبەیەکی تیا لە علوم ماتماتیک نای تەلەبەکە نابم 8 ساڵە لە قۆناغی سێ ئەنی لێک تا سێت ئیسە لە قۆناغی سێ نازان دەرچوو بێنە تمەران بکەوتویش بێ سێ قۆناغی بە 8 ساڵ بڕیوە 8 ساڵ لەوێ بەپەڕ لە خوێنێت ئەنی بەڕاستی کارەساتە پاشە بۆ واز نایێنێ واز بێنێ ینی چی بکە ئەنی وازێنانەکەی ئەو چییە هەرە بێت تەواوی بکە ینی ئەو بە 8 ساڵ ینی ئەگەر بە کەسێک بڵێ 8 ساڵە 3 ساڵی بڕیوە دەنێکاکەوتر تەمەڵە ینی ئەو عیلمە وەرناگرێ یەکێک بۆ لەو تەلەبانی لە مەکتەبی زۆر زیرەک بۆکارەکەی خۆیەتی یاخود باوەڕت وایە نا ڕەنگە تێگیرانێک لەگەڵ احتیمالە تێگیرانە شتێکە بێ احتیمالە هۆکاری خۆش هەبێ بەڵام تۆ بیرکەیتەوە 8 ساڵ احتیمالە تۆ مامۆستاکەش 2 دەرجە بە 2 دەستماوەتە وڵایم تەلەبە حەقیەوەی توێژنەوەیەکی لەسەر بکرێت یا لە ڕووی مامۆستاگیان کە ئەکەوێ لە ڕووی دەرینوە تێکە جەم تەلەبێ سایشەکە دەرناچێت من لە فیزیا و ماتماتیک بەتایبەت دکتۆر ئەفرام کە دکتۆرێکی دەرونیە چەند جار ئاماژەی بۆ کردوڵێ تەلەبە کە لە جامعە ئەکەوێت تووشی نەخۆشی دەرونی پەنا بۆ ئێمە بە ڕاستەویستمەوە بپرسم لە ڕووی دەرونیەوە بە تایبە قوتابیە 2-3 ساڵ بمێنێتەوە یان بەونە لە عایلەیەکی زۆر هەژار و داڕوخاوە هاتووە ئێستا 2 ملیۆنی وەرگری ساڵانە لە ڕووی دەرونیەوە عفونکە شەو باسیەوەم کرد سبینە لە بەرنامێکی ئەوە باسی ئەو شتانەکەم زۆربەی تەلەبە وتیان خوا کاتەکەیمان پێ بڵە بۆی ماڵەوەمان ببینەوتم بۆ ئەڵێ وڵی لە ماڵەوە پێمان ئەڵێ خۆتان سایدانە کردو هەبا و ڕێژانە ببینێن تۆزای خۆشمان بێتەوە ئەمە قسان پێوتوین و لە ڕووی یعنی لە ماڵشەوە زەختی سترێسێکمان لەسەر زۆر باشە تەلەبەکەی بەهۆش خۆی دێتەوە کە زانکۆ زڵمی لێەکە ئەگەر بەڕاستی زانکۆ زڵمەکەی لێ کرد بێت بۆ نمونە ئایا لە سەرەتەی ساڵ لە ناوەندی ساڵ لە کاتی امتحانی مانگانە باوکەکانیان هەڵوێست نانوێن کە بەونە لە کۆی 150 کە 142 کەس کەوتبێ ئەبێ دایک و باگیانیتە بزان یەک حاڵەتەیە بۆ جوابی زانکۆ سلێمانی ئەڵێ ئەو تەلەبانە بەستەمی کریتی دووەگیراون ئەڵێ کە بەستەمی کریتی دووەگیراوە بە دەرەجەی 70 و بە 75 وەرگیراوە ئەڵێ بۆ کارەکەی کەوتنەکەمەیە کەڕنتەوە بۆ زادی خوێنی باڵاڵێ ئەم سیستەمە هێناوە بۆ علوم فیزیای زانکۆ سلێمانی کە زانە بەشێکی قورسە تەلەبەی بە 70 و بە چەند وێناوە بە 70 وێناوە بە 60 وێناوە ئەوە کارەکە بەو شێوە حەلەکە تەلەبەکە خۆی ئاستی بەرز نییە تەلەبە خۆی با وەزارەتی خوێنی باڵا قەتعی کا بڵێ کاکە ئەم تەلەبەم شێوە وەرنەگیرێت تەلەبە تاوانی چییە تۆ لە بۆلی 12 هیچ نازانی زۆر باشە خۆت چالاکێکی مەدەنیت و دەرچووی زانکۆیت هەرچەندە ئاماژەشمان بە سفرەکان نەکرد ئەگەر زۆر بە کورتی ئاماژە بۆ سفرانە بکەیت کە لەناو وانەکاندا هەنکاوە زیاتر ڕەنگە جێگەی پرسیار بێ یاخود تەلەبە گەر زۆڵمی لێ بکرێت خۆی ڕازیە بە زۆڵمەکە یا ینی مەتەڵێکەوە دەبێت دوجار وەڵامەکەی بزانرێت کە بۆچی و هەموو سفرە لە ناو کارتەکاندا هەیە هۆکاری سەرەکی وەکووە لە سەرەتا ئامارێک لە لەسەر سفرەکان ئامارەکە بە دەقیقی نابەتوتم بە 16 خوێندکار و نزیکە 70 سفرەیە 16 خوێندکار 70 خۆی جەلا بیر دێ ئەمە سنووقێت تەماتیان هێناوەتەوە لە ئۆردوگای دەربەندسلی هێنانێتەوە ینی تۆ لە سەرەتای قەینا بەس تۆ تەمەێکەیە ئەڕی تو شەربەکەی بڵێ بۆ شەوە کەوتوم بەس ئێستا ئەوەشی گەگەی و لە منە ئەوەی کا بۆ نمونە مامۆستای جامیعاڵێ ئەو تەلەبانە خوا ناتوون دەرزەوە ئێمە پێتەڵم با ئەوەیلەکە پڕ بێتەوە زۆر باشە کاک سەردار ئێمە هەوڵە دەین لە بەرنامەکانی داهاتوایەکێکیش لە بەڕێبەراتی زانکۆگە دەستمان نەبوو لەو مامۆستا دڵسۆزانەی کە دکتۆراشیەیە من هەستەکەم ینی زۆر دڵسۆزی خوێندکارانە و چەند جار لە بەرنامەکان ئێمەشە ئاماژەی بە ئاستی نزمی خوێندکاریان نەبوونی پرۆگرامیان بۆ نە زۆر شتی هۆکارەکان کردووە دەهێنە نێو بەرنامەکەەوە قسەیە کوتای تاک مافهومگە من چەند مامۆستایەکەی ناوێ نابم ئەڵێ احتیمالە ئەم دوو بەشە لە داهاتوە دابخرێ علوم فیزیا لەگەڵ ماتماتیکی زانکۆی سلێمانی لەبەر نزمی ئاستەکە ئەڵێ لەبەر نزمی ئاستی لەسەر ئەوەی کە دەرچوونی ساڵانی کەمە هۆکارێک کەوا بۆ احتیمالە دابخرێ زۆر زۆر سپاس بۆ بەڕێز سەردار عومەر دەرچووی زانکۆ سپاس بۆ زانیاریەکە وەڵێ خۆشەویستان لە شاری سۆران خولێکی قورآن خوێندن و فێربوونی قورآنی پیرۆز کراوەتەوە پەیامنێرمان ئازاد ئۆمەراوەیی ڕاپۆرتێکی بۆ ئامادەکردوین پێکەوە بینەری ئەم ڕاپۆرتە دەبین و دەیکەنە کۆتایی بەشی بەرنامەکەمان.
منداڵ پەروەردەی منداڵ عیبادەتە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێمانە فەرمیتن هەموو کار و کردەوەیەکی ئێوە ئینسانی مسلمان عجبا لأمر المؤمن إن أمره كله له خير. ئەفەرمی سەرم سوڕماوە لە کاروباری ئینسانی مسلمان. ئینسانی مسلمان هەموو کار و کردەوەکانی خێرن، هەموو کار و کردەوەکانی بەس نیەتی باش لەگەڵ هەبیتن. تەنانەت ئاو خواردنەوەت، نان خواردنت ئەگەر بە نیەتی عیبادەت و پەرستش بیتن بەخێر بۆتە نووسرێتن. ئەی چ جای پەروەردەی منداڵ کاتێک کە بە نیەتێکی باش پەروەردەیەکە یا ئینێریە شوێنەکە پەروەردە بیتن ئەوە عیبادەتە و تۆ وەکو بەردەوام لە عیبادەت دابی ئاوایە. بسم الله الرحمن الرحيم بسم الله الرحمن الرحيم والفجر والفجر وليال عشر وليال عشر ما ترى في خلق الرحمن من تفاوت فارجع البصر هل ترى من فطور بەناوی خوای گەورە میهرەبان وەک ئەنجومەنی سۆرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان باوکاری ئەنجومەنی مامۆستانی پێشەنگ بۆ ساڵی 12هەمین لەم وەرزی هاوینەدا هەڵسان بەکردنەوەی خولی ئایندە بۆ پێگەیاندنی منداڵە چاوگۆشەکان. دیارە سوپاس بخوا وانەکانی ئەم خولە پێکدێن لە زمانی ئینگلیزی، فێرکردنی قورئانی پیرۆز، هەروە فێرکردنی نوێژ، ئاداب و خۆڕەوشتی بەرز، بنەماکانی ئاینی پیرۆز، هونەری جوان خوێنەوەی قورئان، دەنگخۆشی و وەرزش، هەندێک یاری پێشبڕکێی زانستی ئەنجامەدەی تێدا. دیارە ئێمە بەهۆی پشووی هاوینەوە کە دووسێ مانگ قوتابی دابڕێ لە قوتابخانە کاتوێکی زۆری هەیە بۆ قۆزنەوەی ئەو کاتە و سوود وەرگتن لەو کاتە نامانەوێ قوتابی خەریکی کوچە و کۆڵانەکان بن، ئەمانەوێ پەروەردەیەکی ڕاست و دروستیان بکەین بۆ ئینشاڵە هەرێک لەو قوتابیانە ببنە مامۆستایەکی چاوگەشت، مامۆستایەکی داهاتوو سوود بە کۆمەلگە و مجتەمەعی ئێمە بگەینن. لەم خولە فێری ئینگلیزی و ئاین و ئاداب جوانەکان و چەندین ڕێوەسمیتر هەیە لەم خولە و سوپاس بۆ خوددا کە ئەم هاوینەم بە فیڕۆنەت و بەشداری ئەم خولەم کرد. زۆر سوپاسی مامۆستاکان دەکەم کە ئەو خولیان کردوتەوە و وەرزی هاوینیشمان بە فیڕۆ نەچێت و ئەم خولە نوێژ و فێری قورئان و مەسەن ئینگلیزی و زۆر شتیت کە و ڕیاضە و فێری زۆر شتمان دەکات ڕەوش بەرزی و أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم قل هو الله أحد الله الصمد بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم. The first, his girl said, hello, my name is Rosie. Brown hair. بینەرانی عزیز تەور و بڕگە و بابەتە جیاوازەکانمان پێشکەشکردن بۆ هیوایی کە جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەک بێت و سپاستان دەکەین کە تام ساتە لەگەڵمان ماونەتەوە. سپاس بۆ هاوکارانم لە پشتی کامێرە، سپاس بۆ تۆش ڕێاز. ڕێز و خۆشەویستیمان قبول فەرموون. تا بەرنامەیەکی دیکە و ڕۆژێکی نوێ دیکە بەخوای گەورەتان ئەسپێرین، خواتان لەگەڵ ماڵتانەوە. خواتان